کتێبی ڕشتەی مرواری نووسینی عەلاءەددین سەجادی سەرەتای بەرگی سێیەم. کورد کە با کوردی خوێندی ئیتر خۆی بۆ خۆی ئەبێ. خوێندنی ڕەمەکی کورد ئەوەیە کە بزانێ کووردە. وەختی خۆی کە دەستمدایە نووسین و دانانی ڕشتەی مرواری بەو تەمایە بووم کە هەر ماوەیەکی درێژ ئەوسا بتوانم بەرگێکی لێ لە چاپ بدەم. بۆیەش ئەڵێم بەو تەمایە بووم چونکە وا ڕانەئەپەرموم کە زوو بڵاو بێتەوە و بکەوێتە دەست خوێندەواران و ئەوان بکەنە کارێک کە لەسەر ئەو بیر و باوەڕە پاشگەز ببمەوە. کەچی بە پێچەوانەی ئەوە ساڵی 1957 کە بەرگی یەکەمی دەرچوو زۆری نەخایان کە هانەهانەی خوێندەوارانی کورد کردیانە کارێک کە بەرگی دووەمیش بێت بە شوێنیە. ئێستێکی وایان کرد کە سوپاسگوزاریان بکەم. ئەم سوپاسگوزاریەش بۆ ئەوە کە قەومی خۆشەویستی کورد بە دڵ و بەگیان هەستیان بەوە کردووە کە خوێندنەوەی کوردی و خوێندنەوەی ئەدەبی کوردی مایەی بەختیاریە بۆ ژیان. لە ڕاستیشدا وایە، چونکە کە ئێمە وتمان خوێندەواری چرای ژیانە ئەبێ ئەوەش بچێتە دڵمانەوە کە ژیانیش بە خوێندەواریەوە ژیانە. ژیان هەر خواردن و نووستن نییە. ژیان ئەوەیە کە هەر کەس لە ئاستی خۆی ئەبێ هەست بەوە بکە کە بۆ بەرزی قەومی خۆی ئەبێ بژی، بۆ ئەوە بژی کە قەومەکەی بەرز ببێتەوە. قەومیش بەرز نابێتەوە تا خوێندەوار نەبێ، خوێندەواریش نابێ تا بە زمانی خۆی نەخوێنێتەوە. بەو بۆنەیەوە سوپاسێکی تایبەتیش ئەکەم بۆ خوا کە قەومی خۆشەویستی کورد بینی پێوە ناوە بۆ فێربوون بە زمانەکەی خۆی. دیسان سوپاسیشم بۆ ئەو قەومەیە کەوا بە دڵ و بەگیان خەریکی خوێندنەوە و نووسینی زمانی کوردین. ساڵی 1957 دوو بەرگ لەم کتێبە دەرچوو، ئەوە ئێستاش بەرگی سێهەمی کەوتە بەردەستی خوێندەوارانەوە. پشت ئەستورم بەهانەی ئەوان کە بەرگی چوارەم و پێنجەم و هەتا دواییش هەر ئەخوێننەوە. عەلاءەددین سەجادی بەغدا 21 دەی 2657 کوردی 11 1958 فەڕەنگی. تاقیکراوەکانی کوردی سەرچاوەی هەموو عیلم و زانیاریەک تەجرەبە و تاقیکردنەوە بووە. ئادەمیزاد نەگەیشتووەتە ئەم پلە و پایە بەرزە کە ئێستا هەیەی مەگەر بەهۆی تاقیکردنەوە نەبوو بێ. ئەم تاقیکردنەوەش ئادەمیزادەکانی سەرەتایی کوت و پڕ شتێکیان بۆ ڕێکەوتووە و بەرەبەرە لەوەوە لەسەری ڕۆیشتون تا گەیشتونەتە ئەنجام. وەکو ئەوە لە سەرەتاوە بەهۆی فڕێدانی با و یا هاویشتنی ئینسانێکی سادەوە بەڕێک کەوتووە لە بەردێکی تر و پزیسکەی ئاگری لێبەربووەتەوە. لەم ڕێکەوتە کتوپڕیەوە گەیشتونەتە شوێنێک کە توانیویانە خۆیان ئاگر بکەنەوە و پێویستی خۆیانی پێلابەرن. هەروەها کتوپڕ بەڕێکەوت یەکێک ویا گیان لەبەرێک نەخۆش بووە و ئەو یەکە ویا ئەو گیان لەبەرە گیایەکی خواردووە ویا بریندار بووە و کتوپڕ ئەو گیایە کەوتووە لە برینەکەی و پێیچاک بووەتەوە. ویا دیویانە گیان لەبەرێک لە کاتی نەخۆشی و برینداریدا چووە گیایەکی خواردووە، ئەمان چاویان لێبووە و تاقییان کردوەتەوە و لە ئەنجامات دەرکەوتووە کە ئەو گیایە بۆ ئەو دەردە باشە. ویا یەکێک خەیاڵێک کەوتووەتە دڵیەوە ویستویە ئەم خەیاڵە بهێنێتە دی. هێناویە بەرەبەرە خەریکی بووە و ئەوی لە دڵیا بووە بەدەست کردوویەتی. لە پاش چەند جارێک بۆی پێک هاتووە. ئەمجا لە شتی ترا کەوتووەتە تاقیکردنەوەی و بەهۆی ئەم تاقیکردنەوەیە گەیشتووەتە سەرچاوی ئیشەکە. بە کورتی تاقیکردنەوە ئادەمیزادی لە تاریکی نەزانی خستە ڕۆژێکەوە کە سەر زەوی و بن زەوی و ئاسمانی ڕۆشن کردەوە و گەیشتە شوێنێک کە کەم شتما لە دەستی دەرچێ. قەومەکانی تر لە بەرەبەیانی مێژووەوە کەڵکیان لە تاقیکردنەوە وەرگرت و بەرەبەرە هەر شتێک بوو بوایە با ئەفسانەش بوایە ئەیان خستە سەر کاغەز و پاشان بە عەمەل و کردەوە ئەیان خستە سەر مێزی قسە لێوەکردن و لێکۆڵینەوە تاوایان لێهات هیچ شتێک لە بندەستیان دەرنەچوو. ئەم قەومی ئێمەیە کە قەومی خۆشەویستی کووردە، بێگومان لە لاپەڕەی مێژوویە لەو ڕۆژگارانەدا کە لاپەڕە هەڵێ گێڕاوەتەوە بە هەزاران هەزار تاقیکردنەوەی بووە و بە قسە گێڕاویەتیەوە. بەڵام لەبەر ئەوەی نەخراوەتە سەر کاغەز هەمووی هەروە ڕۆیشتووە و
وەکو بەردی گرانی بن ئاوی مەنگ گوم بووە. ئەگەر ئەو قسانەی کوردی و یا ئەو تاقیکردنەوانەی کوردی ئەمیش وەکو هی قەومەکانی تر لە زارەوە بخرایەتە سەر کاغەز و بخرایەتە ناو بۆتەی ئەمەل و کردەوە، بێگومان ئێستا ئەمیش گەلێک کتێبخانەی ئەبوو کە پێی بڵێن کتێبخانەی علمی و پیشە و پزیشکی ئەی بوو، چونکە مادەم کورد لەژێر هەوای ساف و لەژێر دەوارە ژیاوە و ئاوی ڕوونی سەرچاوەکانی خواردوێتەوە و بە شەو سەیری گەڕانی مانگ و جریوەی ئەستێرەکانی کردووە و غایەلەیەکی تر نەهاتووە بەدڵیا کە پەردەی داپۆشێ توانیوێتی شت بدۆزێتەوە و دەمی بۆ بەرێ. ئەمەی توانیوە، بەڵام هەر ئەوەندە بووە کە ئەو قسەی پێی بگەێنێ تا ئەنجامێکی دیاری و ڕووناکی لێوەرئەگرێ. ئەم باوەڕی بێسەر و بەریە بە جۆرێک لە ناویا بڵاو بووەتەوە زۆرتر گاڵتەی بەو قسانە کردووە. تەنانەت ئێستاش ئەگەر قسەیەکی تاقی کراوی کوردی ببەیت، دوور نییە هەر گاڵتەی پێ بکا و بڵێ ئەم ڕۆژگارە تازە کەی ڕۆژی ئەم قسانەیە، ئەو مەردومی تر دەست بۆ ئەو دیوی دنیا درێژ ئەکەن، ئەم تازە ئەم قسانم بۆ ئەگێڕێتەوە. لام وایە ئەگەر یەکێک ئەم قسەیە بڵێت حەقی نییە، چونکە ئەم تاقی کراوانە لە پاشماوەی ئەقلی باو و باپیری ئێمن. ئەگەر دەستی خزمەتیان بوایە، ئێستا ئێمەش لەم ڕۆوە وەکو قەومەکانی تر ئەبووین. ئەمە و دیسان لە بەچکەی ژیژک دڕکاوی تر نییە، کەچی دایکەکەی ئەڵێ لە بەچکەی من نەرم و نۆڵتر نییە. جا لەبەر ئەمە من هاتم لەم تاقی کراوانەی کوردی چیم بەردەست کەوت نووسیمن و بۆ پاشە ڕۆژ هێشتمنەوە. ومێد دەکەم ئەمە ئەبێ بە بناغەی شتێکی گەورە بۆ ئێمە. ئەڵێن ئەگەر یەکێک تووشی کەهەنگ بوو، خۆی بخاتە ئاوی ساردەوە چاک ئەبێتەوە. کەهەنگ نەخۆشیەکە کوت و پڕ لە پشتەوە لە ژێر پشتێنەدا پەیدا ئەبێ و ئەو شوێنە ژان ئەکا وا لە پیاو ئەکا پشتی کوڕ ئەبێ. ئەڵێن ئەگەر یەکێک دوو پشک پێوەیدا، دوو پشکەکە کە کوژرا بخرێتە سەر ئاگر و بسووتێنرێ، پاشان بخرێتە سەر شوێنەکە ژانەکەی ئەشکێ. ئەڵێن مشک زۆر گل و خۆڵی مارەنگاز ئەدا و ئەمەش زیانی بۆ مارەنگازەکە هەیە. ئەگەر بێت و ئەو مشکە بەسەریا باز بدا، ئەو مارەنگازە ئەمرێ. جا لەبەر ئەمە کورد دێنێ ئەگەر یەکێک مار پێوەیدا، زەنگێک یا تەنەکەیەک یا شتێکی تر کە تەقەی بێت دای ئەنێن و یەکێکی تر بەلایەوە دا ئەنیشە و زەنگەکە لێ ئەدا و یا تەنەکەکە ئەکوتێ و ئەیکا بە تەقە تەق. ئیتر مشکەکە لەبەر تەق و هۆڕەکە دوور ئەکەوێتەوە و نایە بەلای مارەنگازەکەدا. ئەڵێن ئەگەر مناڵێک سەری کەچەڵ بوو، جیوەی سوور لەگەڵ کەرەدا بگیرێتەوە و چەند جارێک لێ بدرێ، چاک ئەبێتەوە. ئەڵێن ئەگەر یەکێک گرمەژنی دەرکرد، بە توێکڵی شووتی بیهەنون چاک ئەبێتەوە. ئەڵێن ئەگەر یەکێ ئاژاوە لە ماڵیا هەبوو، کەوشی تەنگ لە پێکە، ئەوی لە فکر ئەچێتەوە. ئەڵێن ئەگەر یەکێ چاوی کەم حکم بوو، بۆقی سەوز بێنێت، میل بێنێ بەسەر پشتیا و بیکێشێتە چاوی، چاک ئەبێتەوە و بیناییەکەی زیادەکە، بەڵام ژانی ئێجگار زۆرە. ئەڵێن شنگ خواردن بۆ دەمودان خراپە و بۆ ناوسک باشە، ڕێواز بۆ دەمودان باشە و بۆ ناوسک خراپە. ئەڵێن ئەگەر دوو پشک دای بە ئافرەتی سک پڕەوە، لە پاشا ئەو مناڵی کە لە سکیا بووە لەو وەختەدا ئەگەر دوو پشک پێوەی بدا، ئیتر نایەشێ. ئەڵێن یەکێک هار بوو، خۆڵی گۆڕستان بکرێ بە سەریا ئەمرێ. ئەڵێن ئەگەر یەکێک لاواز بوو، ماوەیەک چالەکە بخوا، قەڵەو ئەبێتەوە. ئەڵێن گیای ڕکێشە بنرێ لە برینی تیراوی، چاک ئەبێتەوە. ئەڵێن پێڵاوی سوور لە پێکردن خەم ئەڕەوێنێ. ئەڵێن ئەگەر یەکێ دەستی هەر برین و زیچکاوی لێ ئەهات، خوێنی پشتی کیسەڵی لێبدا، چاک ئەبێتەوە. ئەڵێن پیاز بە کاڵی و بە کوڵاوی بە پیشاوی خواردنی بۆ کۆکە و هەڵامەت زۆر باشە. ئەڵێن چل بەیانی لە خورینی خواردنی 7 دەنگ مێوژ و یا 5 دەنگ بادام بۆ هێز و قووەت زیادکردن زۆر باشە. ئەڵێن لە ڕۆژەکانی پێنجەی تارە هەر کەسێ بنوێ، هەموو ساڵەکە هەر خەوی دێ. ئەڵێن
چاوێک بەفر بی بە دووکەڵی قانگی بۆ باشە. ئەڵێن ئەگەر یەکێک سەرمابی بە حەمامی ژنانی بۆ بکرێ بەوە دێتەوە سەرخۆی. حەمامی ژنان ئەوەیە کابرا ڕوت و قوت ئەکەنەوە و ڕای ئەکێشن. سێ ژنیش وەکو ئەو خۆیان ڕوت ئەکەنەوە، یەکێکیان لەم لایە و یەکێکیان لەو لای ڕائەکشێن. ئەوی سێهەمیش خۆی ئەدا بەسەریا، گۆشت لەسەر گۆشت ڕائەکشێن، ئەمجا نوێن ئەدرێ بەسەر ئەمانەدا، ئەمانە کابرا ئەگوشنە یەک بە هەڵمی ئەمانە کابرا تینی تێ ئەکەوێتەوە، کە تینی تێکەوت و هۆشی هاتەوە بەخۆیە، ژنەکان هەڵ ئەستن و کابرا بە نوێندا ئەپۆشن تا بە تەواوی گوڕی پیادێتەوە. ئەڵێن خواردنی ڕۆنە گەرچەک بۆ ڕەوانی باشە. ئەڵێن نۆک خواردن بۆ سکچوون باشە. ئەڵێن ئەگەر یەکێ مار پێوەی بدا شیری کاڵ بخواتەوە باشە. ئەڵێن هەنگوین و کاڵک خواردنیان پێکەوە زیانێکی زۆری هەیە. ئەڵێن یەکێ کە ژانی کرد بیللامانێ بتسێ باشە. ئەڵێن یەکێ ئاڵووی بکەوێ پاروی گەورە بنیە وەیا پەنجە گەورەکەی بچەمێنێتەوە بەینی جومگەی یەکەم و دووهەمی ببا بەدەما ئاڵوەکەی چاک ئەبێتەوە. ئەڵێن ئەگەر یەکێ سەگەل گەمارۆیاندا و کەوتە ناویانەوە لە شوێنەکەی خۆی دانیشێ ئیتر لاقەی ناکەن. ئەڵێن دەستێ قاچێ شوێنێ کەشکا کەرتەهیزەی تێوە پێچن چاک ئەبێتەوە. ئەڵێن ئەوانەی کە خەریکن هار ببن چاویان بەشتی سوور بکەوێ خراپتر ئەبن. ئەڵێن کەسێ گەوەزنی پێبێ کار و دوو پشک نزیکی ناکەون. گەوەزن شاخی کەڵەکێویە ئەکرێ بە دەستکی قەڵەمبڕ و ئەو شتانە. ئەڵێن ڕۆنی مەیمەن خواردن پیاو ئەخاتە جەمبازە. ئەڵێن مناڵ بە مناڵی بنەون لە باڵی و ڕای کێشن چاوی خێل ئەبێ. ئەڵێن هەر ژنێک چێشتی سوێری کرد ئەوە ئارەزووی لە ئیشە خۆشەکەیە. ئەڵێن کەسی زەردوویدار تەماشای جوڵانەوەی ماسی بکا لە ناو ئاوا زەردوویەکەی ئەڕوا. بە زۆرێکی زۆر گیرۆدەی دەست منداڵ بوون. لەوانەیە سەریان لە خۆیان و لە مناڵەکانیش تێکداوە. هیواش هەیە نقە ئەکا و جەقە ئەکا و شەخص و نوکتە و دکتۆر ئەڕوا بۆ کەرتە مناڵێک کەچی هەر بەو لاوە ئەچێ و هیچی نابێ. دیارە ئەمانەی کەوا مناڵیان نابێ نەخۆشی و ناتەواویەک لە لەشی خۆیانە ویا لە لەشی پیاوەکانیانە هەیە، ویا پیاوەکە تۆوی نییە یا ژنەکە مناڵدانی زەدەیەکی تیا هەیە. جارێ لەمەیان بگەڕین. باری مناڵ زۆربوونەکە تەنگ و چەڵەمەیەکی زۆر گەورەیە بۆ زۆر کەس لە زۆر شوێنە. دوور نییە دکتۆرەکانی عالەمیش بەدەست ئەم مەسەلەوە دامان و هەریەکە قسەیەکیان کردووە و هەریەکە جۆرە چارێکیان وتووە، لەگەڵ ئەوەشا نەگەیشتوونەتە ئامانج. ئەمە و دیسان هەر شتێک لەسەر پێ و شوێنی تەبیعەت لاچ و لەلایەکی ترەوە زیانی هەیە. زیانەکەش ئەوەیە وا بڵێن کە مەکینەی لەشی ئەم ئافرەتە تەواوە و ئامادەیە بۆ مناڵبوون. ئەگەر هات و بربەستی ئەوە بە دەرمان و بەشتومەکی دەستکاری کرا، ئەوە مەکینە ئەسڵیەکە لەسەر ئیشکردنی خۆی بە زۆر لادرا، شتێکیش کە بە زۆر لا بدرێت لەسەر ڕێو شوێنی خۆی گومانی تیانیە کە زیانی هەیە. ئەم لایەنەش لایەنی مناڵ زۆر بوون بۆیە ئەوەندە بووە بە تەنگ و چەڵەمەی عالەم، چونکە شەرت لەم ڕۆژەدا هەر مناڵ فڕێدان نییە، شەرت بە خێوکردن و تربێتدانە. شت کە زۆر بوو نە ئەو بە خێوکردنە ئەبێ و نە ئەو تربیەتە ئەبێ کە ئیمڕۆژ پێویستە. باوک و دایک نازانن لا بەلای کامیانەوە بکەنەوە و تربێتی کامیان بدەن. ئەمە بێجگە لەوە کە ئەم باوک و دایکە لە ژیانە هیچ حەسانەوەیەکیان دەست ناکەوێ. دوور نییە تاوانێکی شەکە بەرامبەر بەم مناڵ زۆریە ئەکرێ. جا من بە خێری خۆم دەرمانێکم لایە کە هیچ زیانێکی تەبیعیشی نەبێ بۆ ئەو مەکینە ئەسڵیەی لەشی ژن و پیاوە. ئەیڵێم ئەوی بەجێهێنا ئەوەش کە نەیهێنا بە دەردی خۆیەوە با بتلێتەوە. ئەم دەرمانەش زۆر کەس داوایان لێ کردوم بە پارە، بەڵام من قازانجی تێکڕای ناگۆڕمەوە بە پارە. لەمڕۆوە ناچارین ئەبێ زۆر بەبێ پەردە و ئاشکرا قسە بکەین. ژن لە مانگێکە جارێک حەیز عوزری شەرعی پیادی، دیارە لەو ماوەیەدا پیا و توخنی ناکەوێ. ماوەی حەیزەکەی 3 ڕۆژە، 5 ڕۆژە، 7 ڕۆژە. هەرچەندە هەیە لە بەر نەچوونی پیاوەکە بۆ لای و لە بەر خەڵتە و لیتەی ئەو خوێن و هەراو بەزمە منداڵدانەکەی بە هیچ جۆر ئامادەی مناڵ وەرگرتن نییە، واتە ئەگەر بە کوتەکیش ئاو شەهوەتەکەی تێ بکرێ وەری ناگرێ.
ئەو ڕۆژە کە لە حەیزەکە بووەوە هەموو ئافرەتێ خۆی حەسابی خۆی ئەزانێ لە پاش ئەو ڕۆژە تا ماوەی 5 ڕۆژ منداڵدانەکەی خاڵی ئەبێ لەو هێلکانەی کە مناڵی لێ دروست ئەبێ لەو 5 ڕۆژەدا پیاوەکە ئەتوانێ بچێتە لای و هیچ متوربە و پەیوەندیەک دروست نابێ چونکە شتومەک و ئەسپانی متوربە پێک نەهاتووە ئەمجا لە پاش ئەو 5 ڕۆژە تا ماوەی 1 هەفتە کوورە بەجۆشە و مناڵدان پڕی ئەبێ لە هێلکەی بێخەوشی مناڵ لەو ماوەیەدا ماوەی 7 ڕۆژەکە ئەگەر پیاوەکە چووە لای و ئاوەکەی ئەو چووە مناڵدانەکەوە ئەوە متوربە ئەبێ و بناغەی مناڵ پەیدا ئەبێ تەنانەت لە پاش ئەو هەفتەیە گەلێ جار ئافرەت هەست ئەکا کە ئاوێکی لینجی زیچکاوی پیادێتە خوارەوە ئەوە ئاوە خەڵتەی هێلکە پیسەکان و بە بێفەڕی دەریان ئەداتەوە بەڵام بۆ پێکێنانی ئەم ئیشە زانینی حیساب و حساب تێک نەچوون زۆر پێویستە هەر لەگەڵ حسابەکە تێک چوو ئیشەکەش تێک ئەچێ ئیتر تۆ بە خێر و من بە سەلامەت ئەڵێن یەکێک ئەکەوێتە نزگەرەکردن و هەر لە کۆڵی نابێتەوە کوت و پڕ لە ناکاو خەبەرێکی ناخۆشی بدەنێ نزگەرەکەی لە کۆڵ ئەکەوێ ئەڵێن مناڵ بە کۆرپەینی نۆکی بکرێ دز ئەبێ ئەڵێن مناڵ کە تازە پەیدا ئەبێ و دایکەکەی زێستانە تا 40 شەو چرای بەژوور سەرەوە دا ئەگیرسێنن لەناو ئەو کوردەواریەدا باوە مناڵی تا 2 ساڵان ئەگەر هات و زۆر گریا و یا هەموو جار کوت و پڕ ئەچەنی لە خەو ئەڵێن ئەمە گویا ترساوە بۆ ئەم ئیشە دێنن قورقوشم ئەتاوێننەوە جامێکی خاڵی لەسەر مناڵەکە ڕائەگرن و قورقوشمە تاویاوەکە بەو نیازە کە ترسەکەی لاچێ تێقڵب ئەدەنەوە ئیتر ترسی مناڵەکە لا ئەچێ و گویا قورقوشمەکەش کەمەیی ئەبێ بە وێنەی ئەو شتە کە مناڵەکەی لێ ترساوە ئەڵێن مناڵ کە تووشی نەخۆشی مانگ بوو جامی ئاوی لەسەر ڕائەگرن و حەو پشکۆی تیا ئەکوژێننەوە نەخۆشیەکەی ئەڕوا مانگ ناوی نەخۆشیە کە تووشی مناڵ ئەبێ و لە هەر شوێنە شتێکی پێڵێن ئەڵێن بە گسک لە مناڵدان تەمەنی ئەو مناڵە کورت ئەکاتەوە ئەڵێن یەکێک ئەگەر موو لە پەنجەی هات گایەک بێنن کونە لوتێکی گاکە بگرن و کابرا پەنجەکەی بکە بە کونە لوتەکەی تریا و گاکە هەڵپژمێ نێرەکە لە بن دێت و چاک ئەبێتەوە ئەڵێن یەکێک ئەگەر دڵۆ لە پەنجەی هات ئەنگوستیلەی پۆڵا بکاتە ئەو پەنجەیە چاک ئەبێتەوە دڵۆ ئەوەیە پێستی بینی نینۆک و پەنجە ڕوش هەڵئەدا ئەڵێن یەکێک ڕوتوبەت و ژان و با کەوتە شوێنێکی لەشیەوە خوری نەشۆراوی لێنیە و بە شتێک بیپێچێ چاک ئەبێتەوە ئەڵێن بنێشتە تاڵ و زاخ تێکەڵاو بکرێن و بیسون بە پارچە پەڕۆیەکە و بیخەنە سەر ئەو شوێنە کە باداری لێیە چاک ئەبێتەوە ئەڵێن ئەو شوێنە کە ژان و بای لێیە گەڵای بناوە تۆی لێ بنێن چاک ئەبێتەوە ئەڵێن شوێنێک لە لەشی ئینسانە کە ژان و بای تێدا بوو بنێشتە تاڵ ڕۆنگەرچک و مێو مۆمی هەنگوین ئەمانە پێکەوە جوان بکوڵێنرێن تا ئەبن بە مەڵحەم و ئەو وەختە لێی بدا چاک ئەبێتەوە ئەڵێن یەکێکە چاوی هاتە ژان زاغ لەسەر نەپاڵە کێوی لە ئەسووتێنێ و لە پاشا لەگەڵ شەکەرە ئەی سوێتەوە و تێی ئەکا چاک ئەبێتەوە ئەڵێن ئەگەر یەکێک 1000 پێ چووە گوێچکەیەوە دێنن هەزبیە و مەرزە و ئاڵەت و زەردەچۆ پێکەوە ئەکوتن و ئەیسوونەوە ئەمجار لەگەڵ گۆشتا ئەیکوتن و پانی ئەکەنەوە و ئەیخەنە سەر گوێیەکە 1000 پێ کە تێی چووە بە بۆنی ئەوانەوە ئیتر دێتە دەرەوە ئەڵێن زەردێنە هێلکە دێنن ئەیسون بە هەردوو بەرە لە پاو دەست بەیەکا دێنن تا وردە وردە زەردێنە هێلکەکە تون ئەبێتەوە و وەکو پڕپۆڵە هەڵ ئەوەرێ ئەمجا دێنن ئاردی گەنمە بەهارە و ئاوی هەمیشە جوان کە گایەکە و ئاوی ڕکێشە و کەرەی مانگا و ڕۆنگەرچک و ئەمانەی تێکەڵاو ئەکەن و پێکەوە ئەیان شێنن تا ئەبن بە مەڵحەم ئەو وەختە ئەیخەنە سەر ئەو برینانە کە زۆر کاریگەرن چاک ئەبێتەوە ئەڵێن ئەو شوێنەی کە گولەی بەرکەوتبێ ویا خەنجەر لی درابێ ویا کابرا لە شوێنێک کەوتبێتە خوارەوە و زام و برینێکی زلی تێبوو بێ و خوێنەکەی نەوەستێتەوە و چاک نەبێتەوە بێنن لە پێشە هەنگوین بخەنە سەر برینەکە خوێنەکەی ئەوەستێتەوە پاش ئەوە هەوژە و بەڕژەڤ کە ئەمانە دوو گیان لەگەڵ مێ و مۆمی هەنگ و بنێشتە تاڵ تێکەڵ بکرێ و ببێ بە مەڵحەم و بخرێتە سەری چاک ئەبێتەوە ئەڵێن هەر برینێک کە زۆر سەخت و گران بێ بە ئەندازەی قاپێک ڕۆنگەرچک بێنن بە ئەندازەی هێلکەیەک کبریتی زەرد بخەنە ناویەوە
لە ناو مەنجەڵ یا دیزەیەکی تۆزێ فراوانە بیان کوڵێنن ئەوەندە بکوڵێنرێت تا کبریتەکە ڕەشدا ئەگەڕێ پاش ئەوە دای بگرن تا سارد ئەبێتەوە ئەمجا برینەکە کون بوو بە فتیلە ئەو مەعجونەی تێ هەڵکێشن ئەگەر هەر برینێ ڕواڵەتی بوو مەعجونەکەی لێ ئەدەن و ئەیپێچن چاک ئەبێتەوە. ئەڵێن ڕیشەی زریشک بێنیت پاکیکەی پاشان بیکوتی بۆ ئەمە شی ببێتەوە ئەمجا بیکوڵێنی جوان جوان تا هیچ هێزیتیان نامێنێ ئەو وەختە تەڵفەکەی فرێدەیت و دیسان ئاوەکەی بخەیتەوە سەر تا ئەوەندە ئەکوڵێ هیچ ئاو نامێنێ مەگەر تەنها مەعجونی ڕۆحی یاکە نەبێ ئەمجا بێنی تۆزێ لەو مەعجونە بخەیتە سەر هەر برینێک کە خوێنی نەوەستێتەوە خوێنەکەی ئەوەستێتەوە و بە یەک دوو دەست برینەکەش چاک ئەبێتەوە. ئەڵێن گایەک هەیە پێ ئەڵێن ئاڵەتە کێویلە بیهێنی و بیکوتی بیخەیتە سەر ئەو شوێنە کە ژان و بایتایە لە لەشی پیاوە شوێنەکە ئەکا بەبرین و هەج ژان و بایەک هەیە لەو شوێنەدا لە برینەکەەوە ئەیکێشێ و پاشان برینەکەش چاک ئەبێتەوە. ئەڵێن ئەو گیایە کە پێ ئەڵێن ئاڵەتە کێویلە بیهێنی و بیخەیتە سەر بالووک ئەی سووتێنێ و هەج بالووکێکی تر لە لەشا هەبێ هەمووی لا ئەبە. ئەڵێن جانەوەرێک هەیە سوور و پچکۆڵەیە پێ ئەڵێن گوێرەکە سوورە. ئەو گوێرەکە سوورەیە بیهێنی و بیگوشیتە سەر بالووک زیچکاوێک لە قنگیەوە دەرئەچێ بەهۆی گوشینەکەەوە ئەو زیچکاوە بچێتە سەر بالووکەکە ئەو بالووکە و هەج بالووکێ لە لەشایە هەمووی چاک ئەبێتەوە. ژنێک بوو لە ئیسیاوە شەوێک دەم ئەنێتە کانیاوێک ئاو بخواتەوە بەدەم ئاو خواردنەوە مارێک ئەچێتە ناوسکی هەرچەند ئەم لاو ئەولایەن پێکرد هیچ کەڵکی نەبوو. پیاوێک هەبوو لەو دێدا نورەی ناوبوو دەستی حەکیمی هەبوو ئەویان هێنایە سەری نورە کە چاوی پێکەوت وتی ئەم مارەی لە سک دەردێنم بەبێ ئەوەی ئافرەتەکە هیچی بەسەر بێ. وتی بە ئەندازەی دوو بەرە لەب گۆشتی لاڕانی مەڕێکم بۆ بێنن. گۆشتەکەیان بۆ هێنا زۆر جوان لەگەڵ خوێ ئاوێکی زۆر زۆر سووری کردەوە و دای بە ئافرەتەکە وتی بیخۆ. کانیەک قەڵبەزەی ئەکرد لە قەراغ ئاواییەکە وتی ئافرەتەکە بەرنە بەر ئەو قەڵبەزەیە نزیک بە ئاوەکە و بە ئافرەتەکەی وت کە دەمی بکاتەوە. زۆری پێنەچوو مار لە تینوانە ئارامی لێ بڕاو سەری لە دەمی ئافرەتەکەەوە هێنایە دەرەوە ڕوبەڕووی ئاوەکەوە ناشگا بە ئاوەکە زۆرتر هەرسی پێ هەڵگیرا و تینوێتی زۆری لێساند وردە وردە ئەهاتە دەرەوە و ئەکشا بۆ ئاوەکە هەر ئەهات و نزیک ئەبووەوە لە ئاوەکە و دەمیشی نەئەگەیشتێ تا دوایی بە تەواوی هاتە دەرەوە و چووە سەر ئاوەکە. نورەش وتی هیچ لاقەی مەکەن. ئافرەتەکەیان دوور خستەوە مارە چووە سەر ئاوەکە و تێر ئاوی خواردەوە ویستی بگەڕێتەوە قورس بوو نەی ئەتوانی بڕوا ئیتر بە ئاسانی کوشتیان. ئەم جاهێنای داوای مەنجەڵێ شیری کرد. شیرەکەیان بۆ هێنا و بە ئافرەتەکەی وت بیخواتەوە. ئافرەت هەر شیری ئەخواردەوە بە ژەهرەوە هەڵی ئەهێنایەوە. ئەوەندەی شیردایە تا ئیتر هەڵی نەئەهێنایەوە. پاش ئەوە داوای هەنگوینی کرد هەنگوینیشان بۆ هێنا و بە ئافرەتەکەی وت دەست بکا بە هەنگوین خواردن تا 3 ڕۆژ ئافرەت خۆی گرتە هەنگوین و ئیتر بە تەواوی چاک بووەوە. ئەڵێن سەگ کە لورانی تا کەوشی بۆ هەڵ نەگێڕنەوە لە لورە ناکەوێ. لە ناو کووردا باوە ئەوە یەکێک پێڵاوەکانی دائەکەنێ کە دای ئەکەنێ دوجار سیر ئەکا پاژنەکانیان ڕویان کردووەتە یەک هەڵەستێ ئەچێ لە بەریانە دائەنیشێ بە هەردوو دەست پێڵاوەکان هەڵ ئەگرێ ئەیان تەکێنێتە کۆشیەوە و پێڵاوەکان دائەنێتەوە پاشان دەست ئەباتە کۆشی و چنگی پڕ ئەکا و ئەیکاتە گیرفانیەوە. دیارە هیچ چیش لە کۆشیان نییە بەڵام هەروە ئەکا گۆیا ئەمە نیشانەی ئەوەیە کە ماڵ و پارەیەکی بۆ ئەگا. یەکێک کە بەرلەپی ڕاستی خوراماچی ئەکاتەوە و ئەیخشێنێ بەسەر سەریە بەو جۆرە خوروەکەی لا ئەبا. ئەمە مانای ئەوەیە کە پارەی دێتە دەست. خۆ ئەگەر بەرلەپی چەپی خورا ئەوە مانای ئەوەیە کە پارەی لە دەست ئەبێتەوە هەر ئەی خورێنێ و هیچی تر. لەو وەختەدا کە پیا و پێڵاوەکانی دائەکەنێ ئەگەر سواری یەک بوون ئەوە مانای ئەوەیە سەفەری ئەکەوێتە بەر. جا لوتی کەوشەکە لەکوێ بوو سەفەرەکەی بۆ ئەوەیە. ئەڵێن پیاو بە شەو گوێ بخاتە سەر ئەرزەکە و هەستی خۆی بۆ ڕاگرێ تا 7 فەرسەخ چەدەنگ و سەنگێک هەبێ گوێی لێ ئەبێ. ئەڵێن ئەگەر ماڵێک یەکێکی چوو بۆ سەفەر و کاروان
قەلەڕەش هات و بەیانیان لە دەوروبەری ماڵەکە دەستی کرد بە قڕەقڕ ئەوە هاتنەوەی کەسەکە لە سەفەرەکەی لە ئیمڕۆ و سبەیدایە. ئەڵێن ئەگەر بە زستانان با ڕۆژیش زۆر خۆش و هەتاو بێ چۆلەکە پەلاماری ژووری دا و دەستی کرد بە هەڵپەکردن بۆ دان خواردن ئەوە بەفرێکی زۆر قورس ئەبارێ و ڕەشایی لە زەوی ئەبڕێ. ئەڵێن لە ڕۆژی هەتاو خۆشی زستانە ئەگەر چۆلەکە دەستی کرد بە مەلەکردن و باڵە فڕکێ ئەوە باران ئەبارێ. ئەڵێن ئەگەر جومعە بوارۆ شەممە وەش کەرۆ شەممە بوارۆ 56 کەرۆ. ئەڵێن هەر ئێوارەیەک ڕۆژ لە هەورە ئاوا ببێ نیشانەی بارانبارینە. ئەڵێن ئەگەر هەور چوو بۆ ڕۆژەڵات بڕۆ بۆ کاروان و باران نابارێ، ئەگەر چوو بۆ لای جنوب ئەوە باران ئەبارێ لە ماڵەوە دەرمەچۆ. ئەڵێن شاخی مار بکرێ بە مەشکەدا بەرە مەشکەی زیاد ئەبێ. ئەڵێن مار کە تۆپێنرا تا نەکەوێتە شەوێ و چاوی بە ئەستێرەی خۆی نەکەوێ بە تەواوی ناتۆپێ. ئەڵێن موروی شین بۆ چاوەزار باشە. ئەڵێن دووکەڵی تەپاڵا بۆ ڕەوە مێشولە باشە. ئەڵێن گرێدار گوێز لە بەهارانە هەر کارە ساتێک لە نزیکەوە ڕووبدا و یا هەر شتێک بوێدا تێپەڕێ لە ناو ئەوە وێنە ئەگرێ. ئەڵێن ژن و خان و وڵاخی بەرزە ومیان بۆ هەیە. ئەڵێن پیاوی پشتملپان بێ ئەقڵە. ئەڵێن پیاوی موسووری کورتە باڵای هەنگاوزل زۆر چاکەش لەگەڵ یەکێکا بکە ئاخرەکەی زیانی هەر لێ ئەبینرێ. ئەڵێن جل کە لە بەرە دوورایەوە و پینەکرا هەژاری دێنێ. ئەڵێن بە شەو گسکدان خراپە. ئەڵێن بە شەو مەنجەڵی ڕەشدان بۆ خواستن خراپە. ئەڵێن ئافرەتی لەشپیس شیر بخاتە سەر ئاگر شیرەکەی ئەبزڕکێ. ئەڵێن کراسی سوور کچ زوو گەورەکە. ئەڵێن هەر هاوینێک زۆر گەرم بوو ئەو زستانی کە بە شوێنیا دێت زۆر سارد ئەبێ. ئەڵێن یەکێک کە ژێر پێی خورا ئەوە بۆ سەفەر و کاروان ئەچێ. ئەڵێن پێستی سمۆرە بۆ کیسەی پارە سەر بە ڕستقە. ئەڵێن یەکێ سەری چاوی چەپ و چاوی ڕاستی بفرێ تووشی خێر ئەبێ. ئەڵێن یەکێک کە لە دەشتەوە بەڕێگەدا ئەڕۆیشت کەروێشک ڕێگەکەی بڕی خراپە، ئەگەر ڕێوی بڕی چاکە. ئەڵێن کڵاو بە وەرگەڕاوی لەسەر بنیەیت گرانی ئەبێ. ئەڵێن یەکێک کە چوو بۆ سەفەر و کاروانێک ئەگەر پێیان خۆش بوو بگەڕێتەوە ئاوێ ڕوون ڕۆ ئەکەن بە شوێنە، خۆ ئەگەر لێی بێزار بوون و ئەیانەویست ئیتر نەیەتەوە دیزەی ڕەش بە شوێنیا ئەشکێنن. یەکێک کە ویستی بچێ بۆ شوێنێک ویا ویستی ئیشێک بکە ئەگەر لەو وەختەدا یەکێک ویا خۆی جارێک پژمی ئەڵێ ئەوە سەبری هێنا و ئیتر دەست نادا بە ئیشەکەوە، خۆ ئەگەر دوو جار پژمی ئەڵێ ئەوە جەختی هێنا و زۆر چاکە ئەچێ بە شوێنیەوە. ئەڵێن بە شەو گسکدان هەژاری دێنێ، جا لەبەر ئەمە ئەگەر هات و شەو پێویست بوو گسک بدرێت دێنن پوشێکی لێ ئەشکێننەوە و یا گسکەکە ئەگرن بە گڕی چراکەدا تۆزێکی لێ ئەسووتێ و ئەو وەختە گسکەکەی پێ ئەدەن. ئەڵێن ئەگەر یەکێ بە شەو تەماشای ئاوێنە بکە ئەچێ بۆ غەریبی. ئەڵێن بە شەو نینوەکردن خراپە، مریشک هەرکە خوێندی خێرا دێنن سەری ئەبڕن. ئەڵێن ئەوە وەیشومەیەکی پێوەیە کە سەر بڕا ئیتر وەیشومەکە ئەڕوا و ڕووناکاتە ئەو ماڵە. هەروەها کەڵە شێریش کە پاش شێوان و پاش خەوتنان خوێندی ئەویش هەر ئەو سەمەرەی هەیە و سەری ئەبڕن. لە ڕەوشی کوردەکانە ئەوە بووک دێنن کە گەیشتە جێ زاوا ئەچێ لە دوورەوە سێوێکی تێئەگری. هەروەها لەو وەختەدا کە بووکە پێ ئەنێتە ناو دەروازەی حەوشەی زاوا قامیشێک ئەگرێ بەدەستەوە و ئەیدا لە سەرسەری بووک گۆیا بەم ئیشانە سامی ئەنیشێتە سەری. دیسان لەو وەختەدا کە بووک لە ژوورەوە دانیشتووە و پێخەسوەکەی بەلایەوە و زاوا ئەچێتە ژوورەوە ئەچێتە پەردا کە ئەم سەری کرد بە ژوورەکەدا بووکەکە ئەبێ هەستێ، پێخەسوو دەستی ئەگرێ و ئەیداتە دەست زاوا و ئەڵێ ئەوە ژنەکەت. زاوا دەستی ژن ئەگرێ و لەو وەختەدا چ بووک و چ زاوا کۆششی ئەوە ئەکەن کە پێ بنیان بەسەر پێی یەکە، گۆیا هەر کامیان پێشکەوتن ئەوە ئیتر سامی ئەمیان ئەنیشێتە سەر ئەویان. خۆ ئەگەر بووکەکە ئەمەی بۆ ڕێ نەکەوت زاوا یەکەم جار کە داوای ئاوی لێەکە بووکەکە هەڵئەستێ ئاوی بۆ بێنێ. لەو وەختەدا بەبێ ئەوە زاواکە ئاگای لێبێ قومێ لە ئاوەکە ئەکاتە دەمیەوە و ئەیکاتە ناو جامەکەوە و ئەمجا ئەیدا بە مێردەکەی بیخواتەوە. ئەگەر ئەم ئیشەی کرد گۆیا سامی ئەنیشێتە سەر مێردەکەی و
ئیتر بە ئارەزووی خۆی ئەیڕانێ. ئەڵێن ئەوە کابرا ژنی هەیە و ئەچێ ژنێکی تر دێنێ. لەو وەختەدا کە بووک ئەگوێزرێتەوە و دێتە ژوورەوە ژنە کۆنەکە مەنجەڵێکی ڕەش دێنێ سەر و نخونی ئەکاتەوە ئەچێتە سەری. چوونە سەر مەنجەڵەکە و هاتنە ژوورەوەی بووکی تازە ئەبێ یەک بگرێ. گۆیە ئەم ئیشە بۆ ئەوە ئەکا کە بووکی تازە لە بەرچاو مێردەکەی بکەوێ. خۆ ئەگەر بیەوێ ئیشەکەی چاکتر سەر بگرێ هەندێک کلیشی بۆ حەوا ئەدا. جا بیگرێ یا نەیگرێ ئەوە شتێکی ترە. ئەمە دیسان هەر بۆ ئەوەیە کە مێرد لوت بە تازە بووکە نەیێنێ. ئەڵێن ئەگەر مانگ خەرمانە ئاخلەیدا ئەوە نیشانەی بارانە. ئەڵێن ئەگەر با لە لای قیبلەوە هات ئەوە نیشانەی بارانە و پێ ئەڵێن بای ڕێژنە. لە ناو کووردا باوە ژنان ئەچن بۆ سەر شەخص. هەر ژنە بە نیازێک ڕێزەڵە بەردێک هەڵ ئەگرێ و نیازەکەی خۆی لە دڵا ئەڵێت و بەردەکە ئەنووسێنێ بە کێلی گۆڕی شەخصەکەوە. ئەگەر کێلەکە ڕێزەڵە بەردەکەی گرتە خۆی ئەوە نیازەکەی جێبەجێ ئەبێ، ئەگەر نەیگرت ئەوە هیچ. لە ناو کوردەواریدا باوە ئەگەر یەکێ قەیچی مەقەستی دا بەدەست یەکێکەوە ڕاستە و ڕاست نایداتێ، یا ئەمە بۆی دا ئەنێتە سەر زەویەکە و یا ئەمە تا ئەی خاتە سەر پشتی دەستی خۆی و دەستی بۆ ڕائەگرێ و ئەویش هەڵی ئەگرێ. ئەڵێن ژن لەو وەختەدا کە گونکی هەویر لە سوێنەکە هەڵ ئەگرێ، ئەگەر پرزۆڵە لە گونکەکە بووەوە و پرد بووە دەری سوێنەکە ئەوە نیشانەی ئەوەیە میوان دێ. ئەڵێن مناڵی ساوا کە دەستی کرد بە گسکدان ئەوە نیشانەی هاتنی میوانە. ئەڵێن مریشک کە بەلادا ئەکەوێ ئەڵێن ئەوە باری خستووە، نیشانەی هاتنی میوانێکی وایە کە بە بارە دیاریەوە دێ. ئەڵێن پشیلە کە دەموچاوی ئەشوا ئەگەر دەستی هێنا بەسەر گوێچکەیە ئەوە نیشانەی هاتنی میوانە. ئەڵێن مریشک کە خۆی دۆزی نیشانەی ئەوەیە ئەبێ بەکەوە ڕۆژ و پاشان باران. ئەڵێن ورچ کە ئاگری چاوپێکەوت ئەکەوێتە جانبازە و بۆی دەرئەچێ، بە هیچ جۆر ناوێرێ نزیکی بکەوێ. ئەڵێن کە پیاو بە شەو چرای پێبوو سەگ ئیتر توخنی ناکەوێ. ئەڵێن هەر کەس نقورچ بگرێ لە دۆمەژن چەقۆ بەدەستی چاکتیش ئەبێ. ئەڵێن پیاوێک کە لوتی زل بوو دەعباکەشی زلە، ئافرەتێک کە دەمی زل بوو بلامانێ وانێکەکەی ماشەڵڵا فراوانە. ئەڵێن یەکێ تیکە پاروو لێکێ بفرێنێوەیە بیخوا ئەبێ بە شەڕیان. ئەڵێن مریشک کە پۆپەی سوور کرد ئەوە ئیتر دەمەدەمی هێلکەکردنێتی. ئەڵێن کە گەڵا کون کرا باران ئەبارێ. ئەڵێن لە دوای کێلە بەردینەکردن باران ئەبارێ. کە ڕەشەوڵاغ با پێچی کرد کاڵە کۆنی لە مل ئەکەن. لەو وڵاتی کوردەواریە کە مانگیرا تەپڵ لێ ئەدەن و تفەنگ ئەتەقێنن. ئەڵێن کە بێوەژن گوێزرایەوە هەڵامەت پەیدا ئەبێ. لەو وڵاتی کوردەواریە کە نانی شایی بووک ئەخۆن دەست ناشۆن. ئەڵێن ئینسانی پارەدار کڵاوی چڵکنە. ئەڵێن یەکێ دوومەڵی لێبێ ئەوە پارەدارە و دەری ناخا، دوومەڵەکە دەری ئەخا. لەو وڵاتی کوردەواریە کە مانگی سەفەر ئەڕوا دیزەی ڕەشی بە دوادا ئەشکێنن. لە ناو کوردەکانە وڵاخی خۆشەویست موروی شینی لە ملئەکەن لەبەر چاوەزار. لە ڕەوشتی کوردەکانە کە بووکیان گواستەوە کەڵەشێری بەسەرا هەڵ ئەدەن. ئەڵێن کە بووک ئەگوێزنەوە سواری ماینی ئەکەن. ئەڵێن پیاوی بێژن لە گوێ ئاگردانە کە دووکەڵی بۆ چوو ئەوە ژنی جوانی بۆ ئەبێ. ئەڵێن ئافرەت کە گرێی چارۆکەکەی کرایەوە ئەوە میوانی دێ. ئەڵێن ئەگەر یەکێ بەنەو خوێنی پسا ئەوە ئیشێکی ناخۆش دێتە پێشی. لە ناو کوردەواریدا ناڵە شاوکردن ئەکەن بەسەر کۆشک و خانووی تازەوە بۆ چاوەزار. کورد وەکو ناوی ڕۆژەکانی هەیە، ناوی مانگ و ساڵی مێژوویشی هەیە. لەگەڵ چوار وەختەدا ئەوەندە هەیە ناوی مانگەکان لە هەر شوێنێک لە وڵاتی کوردەواری جۆرە ناوێکیان هەیە. ئەمە ئەوە ناگەیەنێ کە هیچ پارچەیەکی نییە لەسەر شتێک پەکی کەوتبێ. تەنها ماوەتەوە سەر ئەوە کە دەستی خزمەت و دەستی نووسینیان بۆ درێژ بکرێ بۆ ئەمە لەوە زیاتر ون نەبن. من بە پێی توانە کۆششم کرد بۆ کۆکردنەوەیە. ئەوانەی کە لە هەر جێگایەکە تەنها ئەو مانگانە ئەناسن من هێنام بۆ ئەوە هەموو وڵاتی کوردەواری شارەزای هەموو ئەو ناوانە ببن. خستم نەسەر لاپەڕەی ئەو قاقەزە بە پێی هەر چوار وەختەوە لە ناو ئەمانەدا 12 ناوم هەڵبژارد و کرد من بە بناغە بۆ هەر 12 مانگەکە.
بە تەواوی بووە هەموو کەس دەرکەون لە بەرامبەر ئەوانەوە ناوی مانگەکە بە ڕۆژ ئاواییمدانا لەگەڵ مانگی فارسیدا و بەرامبەریکردن بە ڕۆژەکانیان، بەڵام مانگە عەرەبیەکان لەبەر ئەوە کە ئەگۆڕێن نووسینی و بەرامبەری پێکردنیان لەگەڵ مانگی کوردەواریدا ڕێناکەوێ، ئیتر بەو بوونەوە ئەوان نەنووسران. ڕۆژ و مانگی کوردی ناوی ڕۆژەکانی هەفتە: شەمبە، یەکشەمبە، دووشەمبە، سێشەمبە، چوارشەمبە، پێنجشەممە، هەینی یا جومعە. ئەو مانگانەی کە هەر لایەک ناوێکیان هەیە و بەرامبەرەکانیان لە مانگەکانی فەرەنگی ڕۆژئاواییدا بەم جۆرە ڕوندەکەمەوە. کەژ لێرەدا واتە وەرز، کەواتە کەژی بەهار ئەم مانگانەیە. مانگی یەکەم بە کوردی ئاخەلێوە، ئەم ناوانەشی هەیە: نەورۆز، خاکەلێوە، دارپشکی و هەرمێ پشکی و هەرمێ پشکوان. 31 ڕۆژە و کاتێک بەرامبەری دەکەین لەگەڵ فەرەنگی و ڕۆژئاواییدا بەم جۆرەیە لە 21 مارت تا 20 نیسانە. لە ساڵنامەی فارسیدا پێی دەڵێن فەروەردین و بورجەکەشی بورجی حەمەلە. مانگی دووەم گوڵان، ئەم ناوانەشی هەیە: شەستە باران، هێلانەمە، بانەمەڕ. 30 ڕۆژە. لە ساڵنامەی فەرەنگی و ڕۆژئاواییدا لە 21 نیسان تا 20 ماییسە. لە ساڵنامەی فارسیدا پێی دەڵێن ئۆردی بەهەشت و بورجەکەی بورجی سەورە. مانگی سێمی بەهار، جۆزەردان، ئەم ناوانەشی هەیە: بەختە باران، باران وشان، باران بڕان، کەوبەدار. 31 ڕۆژە. لە ساڵنامەی فەرەنگی و ڕۆژئاواییدا لە 21 ماییس تا 20 حوزەیرانە. لە ساڵنامەی فارسیدا پێی دەڵێن خورداد، بورجەکەشی بورجی جەوازە. پاشان دەچینە سەر کەژی هاوین کە ئەویش 3 مانگە. مانگی یەکەمی هاوین پێی دەڵێن پوشپەڕ، ئەم ناوانەشی هەیە: پوشکاڵ، جۆخینان، زەخیران، خەزیران، کردارە مانگ. 30 ڕۆژە و لە ساڵنامەی فەرەنگی و ڕۆژئاواییدا لە 21 حوزەیران تا 20 تەمموزە. لە ساڵنامەی فارسیدا پێی دەڵێن تیر، بورجەکەی بورجی سەرەتانە. مانگی دووەمی هاوین پێی دەڵێن خەرمانان، ئەم ناوانەشی هەیە: تیرمە یان میوەگەنان. 31 ڕۆژە. لە ساڵنامەی فەرەنگی و ڕۆژئاواییدا لە 21 تەمموز تا 20 ئابە. لە ساڵنامەی فارسیدا موردادە و بورجەکەشی بورجی ئەسەدە. مانگی سێمی هاوین گەلاوێژ یا تەباغ، 31 ڕۆژە. لە ساڵنامەی فەرەنگی و ڕۆژئاواییدا لە 21 ئاب تا 20 ئەیلولە. لە ساڵنامەی فارسیدا شەهریوەری پێدەڵێن و بورجەکەی بورجی سەمبولە. کەژی پاییز، مانگی یەکەمی پاییز، گەڵاڕێزان، داروەر یا ئیلۆن. 30 ڕۆژە. لە ساڵنامەی فەرەنگی و ڕۆژئاواییدا لە 21 ئەیلول تا 20 تشرینی یەکەمە. لە ساڵنامەی فارسیدا ناوی مانگەکە میهرە و بورجەکەی بورجی میزانە. مانگی دووەمی پاییز، خەزەڵوەر، بارانپەلا یا چریە یەکەم. 31 ڕۆژە. لە ساڵنامەی فەرەنگی و ڕۆژئاواییدا لە 21 تشرینی یەکەم تا 20 تشرینی دووەمە. لە ساڵنامەی فارسیدا ئابانە. بورجەکەی بورجی ئەقرەبە. مانگی سێمی پاییز، سەرماوەز، گردۆز، بەروبەز، چریە دووهەم. 30 ڕۆژە. لە ساڵنامەی فەرەنگی و ڕۆژئاواییدا لە 21 تشرینی دووەم تا 20 کانونی یەکەمە. لە ساڵنامەی فارسیدا ئازەرە و بورجەکەی بورجی قەوسە. کەژ یا وەرزی زستان، مانگی یەکەمی زستان بە فرانبارە. 31 ڕۆژە. لە ساڵنامەی فەرەنگی و ڕۆژئاواییدا لە 21 کانونی یەکەم تا 20 کانونی دووەمە. لە ساڵنامەی فارسیدا پێی دەڵێن دەی و بورجەکەی بورجی جەدەیە. مانگی دووەمی زستان ڕێبەنان یا ڕێبەندان یا چلەشور. 31 ڕۆژە. لە ساڵنامەی فەرەنگی و ڕۆژئاواییدا لە 21 کانونی دووەم تا 20 شوباتە. لە ساڵنامەی فارسیدا بەهمەنە و بورجەکەی بورجی دەلووە. مانگی سێمی زستان ڕەشەمە، نەورۆز مانگ یان میشپەر. 28 ڕۆژە.
لە ساڵنامەی فەرەنگی و ڕۆژاواییدا لە 21 شوباتە تا 20 مارت. لە ساڵنامەی فارسیدا پێی دەڵێن ئەسفەند، بورجەکەی بورجی حوتە. ئێستا مێژووی کوردی ساڵی 2657 هی فەرەنگی ڕۆژاوایی 1958 هی فارسی 1336 و هی هیجری 1377 لە یەکەم ڕۆژی مانگی هەرمێ پشکوانی ئەم ساڵەدا کە بەر 21 مارت ئەکەوێ مێژووی کوردی ئەبێ بە 2658 هی فارسیش لەو ڕۆژەدا ئەبێ بە 1337. حساب ڕاگررتنی زستان. کوردەکان لەبەر ئەوە وڵاتەکەیان کوێستان و سەرما و سۆڵەیە لەبارەی هاتنی زستان و حساب ڕاگررتنی زستانە چەند جۆرە حسابێکیان هەیە. یەکێکیان ئەمەیە کە پێ ئەڵێن کەڵی خان و کڵە زەردە و ئەو ڕۆژەی پێنرایە 26 مانگی ڕێبەندان 16 کانونی دووەم پێ ئەنێتە چلە. چلەی زستان لە ڕۆژی 5 نەورۆز 25 شوبات دوایی دێ. لەو وڵاتانەی کوردەواری کە تۆزێ گەرمیانترن هەر ئەم حسابە ئەکرێ. حسابێکی تریش هەیە کە ئەمە حسابی کوێستانە سەختەکانە. لەسەر ئەم حسابە دوو چلە هەیە، چلە گەورە، چلە بچووک. چلە گەورە 40 ڕۆژە، چلە بچووک 20 ڕۆژە. ئەمەشیان هەر چەندە 20 ڕۆژە بەڵام هەر پێ ئەڵێن چلە. بە هەردووکیانەوە 2 مانگ لە زستان تەواو ئەکەن. حسابەکەی تریش بەم جۆرەیە. یەکەم ڕۆژی مانگی ڕێبەنان 21 کانونی یەکەم پێ ئەنێتە چلە و ئەمەیان پێ ئەڵێن چلە گەورە. لە 9 مانگی چلە کە دەکاتە 30 کانونی دووەم دوایی دێ. ئەمجا لە ڕۆژی 10 مانگی چلە 31 کانونی دووەم پێ ئەنێتە چلەکەی تر. لە ڕۆژی 28 مانگی چلە کە دەکاتە 18 شوبات دوایی دێت و ئەمەیان پێ ئەڵێن چلەی بچووک. لە شەوی 5 ئەم چلە بچووکەدا کوڕی سەبا ئەچێ بۆ کێو. لە شەوی 6 ئەم چلەیەدا پشکۆ ئەکەوێ کە پشکۆ کەوت تینی هەوا ئەشکێ. کوڕی سەبا کوردێکی ڕاوچی بووە، ئیشی هەر دەرو دەشت و ڕاوکردن بووە. لەو شەوەدا سەر لە ئێوارە ئەچێ بۆ کێو کە ئەو دەرئەچێ دنیا ئەیگۆڕێ ئەبێ بە کرێوە و بۆران و دووکەڵ ئەکا. ئەبێ بە شەوێک ئیتر لە زستانە لەو شەوە ساردتر و توشتر نابێ. کورکە پیرەژنی دایکی کوێر ئەبێ، خەڵکی ئاواییەکە ئەچن پێی ئەڵێن کوڕەکەت ئیم شەو ڕق ئەبێتەوە. ئەویش هەڵ ئەستێ بە کوێرە کوێر لە ژوورەکەی خۆی دێتە دەرەوە. سەیرێکی هەواکە و بۆنێکی کڕێوەکە ئەکاو تۆزێ مات ئەبێ. پێ ئەڵێن بۆچی وا مات بووی؟ ئەڵێ ڕاستە ئەم شەوە توشتر شەوێکە لە زستان، بەڵام ئەگەر کوڕی من بێ تا بەیانی دانانی شێو هەر هاتوو چۆەکە. خەڵکەکە با قسەکەی پێ ئەکەنن ئەڵێن پیرەژنە خەڵەفاوە. ئەوە تف هەڵدەی بە ئاسمانە ئەی بەستێ تازە ئەڵێ ئەگەر کوڕی من بێ دانانی شێو هاتوو چۆەکە. بۆ چ کڕێوە دەرفەتی ئەوە ئەدا کە کوڕە لەو شاخەدا پێ لە بەر پێ هەڵێنێ. ئەو شەوە بە هەر جۆر بێ ڕۆژ ئەبێتەوە بەیانی خەڵکی ئاوایی هەموو شاڵ و پێتاو ئەبەستن بۆ ئەوە بچن تەرمی کوڕە بێننەوە. کوت و پڕسەیرەکەن وا کوڕە لەو لاوە لە لاقە بورغەی شاخەکەوە کەڵە کێویەکی کردووە بەسەر دارەکەیەوە و ناوێ بە نەڕەی شانیەوە و بەرەو ئاوایی بووەوە. خەڵکەکە چوون بە بەرە و پێشوازیەوە، پاشان لیان پرسی کە چۆن سەرما ڕقی نەکردوێتەوە. وتی سەر لە ئێوارە کە لە ماڵ دەرچووم و دوورکەوتمەوە دنیا گۆڕا و بوو بە کڕێوە و تۆف. نەدار بە دەرەوەما، نە ئەشکەوتما، نەکێ و شاخما لەبەر بەفر و باران. پەکم کەوت، ویستم پەنا ئەشکەوتێک بدۆزمەوە بچم ستاری تیا بگرم. لەگەڵ ئەوەش کە نەبوون کوت و پڕوەک و دەنگێک بێتە گوێم و لە دەنگی دایکم بکە. وتی دامەنی شەو هەر هاتوو چۆ بکە. منیش ئیتر دەستم کرد بە هاتوو چۆکردن لە ناو بەفر و کڕێوەکەدا تا بەیانی ئەم کەڵە کێوێ سەرماپەکی خستبوو گرتم و سرم بڕی و ئەوە هاتمەوە. جا ئێستاش لەو کوێستانانە لە لادێ و شارەکانە لە ژووری مزگەوتەکانە ئاگر کراوەتەوە و نێڵە نێڵی دێ. پیاوە ڕیش سپی و دنیا دیدەکان لەبەر ئاگرەکە دانیشتون و ئەیکەن بەگاڵە. یەکێک ئەڵێ ئیمشەو کوڕی سەبا ئەچێ بۆ کێو، یەکێک ئەڵێ ئیمشەو نییە و سبەی شەوە. بەم جۆرە قسە لە ڕۆیشتنی کوڕی سەباوە ئەکەن بۆ کێو. گەلاوێش
گەلاوێژ لە باوی کوردەکانە ئەستێرەیەکی زۆرگەشی پرشنگدارە لە بینی ڕۆژهەڵات و شیمالە هەڵدێ کە ئەم ئەستێرەیە هەڵات گەرما ڕوو ئەکاتە کزی و بەرەبەرە فێنکی پەیدا ئەبێ و پاشان ئەچێ بەلای سەرماوە. ئەم ئەستێرەیەش لە شەوی 16 مانگی میوەگەنان کە بەر شەوی 6 ئاب و 16 مرداد ئەکەوێ لە بورج ئەکەنرێ کەس نایبینێ. بەڵام گیان لەبەرێک کە لە پێشا هەستی پێ بکە بە هەستکردنیەکی معنەوی وڵاغی بەرزەیە ئەسپ و ماین. خاوەنی مەڕووماڵات ئەوانەی کە پسپۆڕن لەلایەن ئاژەڵداریەوە کە چاویان بەو وڵاغی بەرزەیە کەوت ئەزانن کە گەلاوێژ لە بورج کەنراوە. پاش وڵاغی بەرزە یەکەم گیاندارێک کە گەلاوێژ ببینێ مەڕەکێویە. ئەمە لە بەری بەیانە ئەکاتە سەرکڵاوە و لووتکەی شاخەکانە و بۆ گەلاوێژ ئەگەڕێ تا بەرچاوی ئەکەوێ. مەڕێکێویش کە گەلاوێژی بەرچاو کەوت ئەکەونە تەگە و بەران. پاش ئەمانە بەرەبەرە گیان لەبەرەکانی تر ئەیبینن ئاخر گیان لەبەر کە گەلاوێژی لە بەرچاوکەوێ بەرازە. بەراز خۆی لە بینینی گەلاوێژ ئەدزێتەوە، نایەوێت چاوی پێ بکەوێ. تا وای لێ دێت تەنانەت لە ئاخرا خۆی ئەکوتێتە شوێنە چاڵەکان و ناو گەروی قوڵی کێوەکان هەر بۆ ئەوە کە نەیبینێ. ئەمجا ئەگەر هات و گەلاوێژ ئەوەندە بەرز بووەوە کە ئەو لەو شوێنە چاڵەشا هەر بەرچاوی کەوت، ئەو وەختە ئەوانیش ئیتر ئەکەونە باو سواری یەک ئەبن. شەکراوی دەماغ. خاوەنی داستانی کوردی وای گێڕاوەتەوە و ئەڵێ جارێک کابرایەک لەو دەشتە سەیری کرد وا شتێکی هەر زۆر زل لەو دەشتە پێیەکی لە ڕۆژهەڵات و پێیەکی لە ڕۆژئاوا سەری لە ئاسمان تون بووە. دەهۆڵێکی لە ملایە ئەوەندە زلە بە تەواوی بەری ڕۆژی گرتووە و دنیای کردووە بە تاریکستان. دوو مێرکوتی بەدەستەوەیە و دەستی بەرزەوە کردووە و سێمڕەکی لێ وەستاوەتەوە. چۆن وەستانەوەیەک وەک دەست لەسەر دەم و ئامادەی ئەوەیە کە لە دەهۆڵەکە بدە. کابرا لێی پرسی برا تۆ چیت و ئیشت چییە؟ وتی والله برا من مەلایکەم لە سەرەتای دنیاوە لێرە وەستاوم بەم دەهۆڵەوە بۆ ئەوە کە ئەگەر مەلایەک شتێکی دابەیەکێ لە دەهۆڵەکە بدەم بۆ ئەوە مەلایکەی ئاسمان و گیان لەبەری سەرزەوی هەموو تێبگەن. ئەویش پێی وت تو خوا برا تا ئێستا چەند هەزار ملیۆن جار لێت داوە؟ وتی والله ئەگەر ئەمە لێدەم ئەوە یەک. کابرایەکە بوو لەو دەشتی قوڵەو دەکەیە فەتحوڵای ناوبوو خەڵک پێیان ئەوت فەتە. کابرایەکی تریش هەبوو ناوی مارف بوو. ئەم دووە هەردووکیان پیاوی یەکێ لە بەگزادەکانی جاف بوون. مارف بە درێژایی ساڵ فەتەی کردبوو بە گاڵتەچی خۆی و هەر ئەویش زیاتر بە فەتە فەتحوڵای کردبوو بە فەتە. ڕۆژێک پێکەوە دائەنیشن کوت و پڕ مارف تڕێکی ناقۆڵا ئەکەنێ. زۆر تەریق ئەبێتەوە و فەتەش نایخاتە ڕووی. ئیتر لەو وەختە بە دواوە هەر بە دەوری فەتەدا ئەهات و هەموو جار قسەی خۆشی لەگەڵ ئەکرد و بانگی ئەکرد. خەڵکیش لەمە زۆر سەریان سۆر ئەما و بە جۆرێکی وا ئەمجا ناوی فەتحوڵا بوو بە گاڵتە بۆ فەتە. ڕۆژێک لە کۆڕێکە دائەنیشن و دیسان فەتحوڵا و فەتحوڵا بە دەوریا دێت و دەچێت. ئەم ماستاوەشی هەموو بۆ ئەوە ئەکرد کە فەتە باسی تڕەکەی نەجارێتەوە. فەتە ئیتر گەیشتە تینی وتی مارف کەم فەتە بکە بە فەتحوڵا بەشم لە هەر چوار مەزە و بڕاوێ ئەمین ئێلە ڕووتێکت کوتا بە زەویە دە ئیتر واز بێنە. ئەمین ئێلە ڕووت کابرایەکی چەقۆساز بوو لە تەوێڵە تەقەی چەکوشی دەنگی ئەدایەوە. دەنگی تەقەی چەکوشەکەی ناوبانگی پەیدا کردبوو. کابرایەک ئیشێکی لەگەڵ ژنێکە لێ قەوما بوو لێی ئاشکرا بوو بردیانە لای قازی بۆ ئەوە پرسیاری لێ بکا و بە تۆڵەی خۆی بگەێنێ. قازی ئەو سەردەمە نووسەرێکی لەبەردەستا بوو لە کاتی محاکەمەدا هەر پرسیار وەڵامێک کە ئەیکرد و وەری ئەگرتەوە نووسەرەکە ئەینووسی. ئێستا پێی ئەڵێن کاتب زەبت. جا قازی لە کابرای پرسی دەڕۆڵە قسە بکە بزانم چۆن ئەو ئیشەت کرد هەمووی بگێڕەوە. ئەویش وتی قوربان لایڕان بووین هەرواگەمەمان ئەکرد لە پاشا من دەستم کەوتە لایڕانی ئەویش دەستی کەوتە خوار ناوکی من وردە پاڵماندا بە یەکۆ
دەستمان کردە مل یەک و ماچی یەکمان کردەوە. ئەوە هەر شتێک ئەم ئەیڵێ قازی بە کاتب زەبت ئەڵێ بینوسە و ئەویش سەری شۆڕ کردووەتەوە بەسەر قاقەزا و ئەینوسێ. پاشان دەڵێت ئەوە من دەرپێکەم داکەند و ئەویش دەرپێکەی خۆی داکەند. لە دڵا زۆر دڵم پێوە بوو. دەستم برد هەردوو قاچم بەرز کردەوە و چوومە ناو گەڵیەوە. کاوراکەی خۆمم گرت و نامە سەر دوابڕاوەکەی ئەو. کە قسەکەی گەیشتە ئەم شوێنە کابرای کاتب زەبت وتی سەبر کە جارێ. لەو کاتەدا بەلادا هات و خاو بووەوە و قەڵەمەکەی لە دەست کەوتە خوارەوە. ئەحەی کوڕنوو هەر لە سولەیمانی پیاوێکی قسە قوت و گاڵتەچی و نوکتەباز بوو. چ قسەی چ کردەوەی هەمووی هەر نەستەق بوو. ناوبانگی لە هەموو لا پەیدا کرده بوو. ئەو ئیشەی کە بە دەستیەوە بوو شەربەت فرۆشی بوو، بەڵام لەبەر ئەوە لە باری گوزەرانە زۆر ڕێک نەبوو، هەر ئیشێکی بەدەستەوە بەهاتایە هەر ئەی کرد. ئەمانەش بۆ نانی فاتە کەچی نانی فاتە هەردەست نەئەکەوت. ئەو سەردەمە سولەیمانی شوێنی ژیانێکی تر بووە. دنیا وەکو ئێستا گاڵتەی بە خەڵک نەئەکرد کە بە شەو بە ڕۆژ خەریک بن و کەچی هەر پێشی نەگەن. ئەو شارە جێگای ڕابواردن و هەوارگەی نوکتە و قسەی خۆش بوو کە ئێوارێ داهات دیوەخانان گەرم ئەبوو بە قسەی نەستەق و بەبێ دڵتەنگی ڕایان ئەبوارد. ویا لە چاخانەکان لە پاش نوێژی خەوتنان حەکایەت خوانەکان بە دەنگێکی جوان داستانی ڕۆژگاری کۆنیان ئەگێڕایەوە و پیاوەکانیش لێیان کۆ ئەبوونەوە. لەگەلێ شوێنی تریژ ئەدبینی دەستەیەکی وەکو دەستە گوڵ ڕێ ئەکەوتن لە دەر و دراوسێ و ناسرا و هەر شەوە لە ماڵی یەکێکیان کۆ ئەبوونەوە. بە گوێرەوی بازی و فنجانێن سەر ئێوارەیان ئەنووسان بە مەلا بانگدانی بەیانیەوە. ئەمە بوو ڕابواردنی جارانی سولەیمانی. ئیتر وەکو ئێستا نەقەبوڵە ژنان سەری لە پیاو تێکدا بوو، نەوێنەی فیلمی سینەما سەری لە ژن تێکدا بوو. جا ئێوارە چەند کەسێک لە دراوسێ دوکانەکانی ئەحەی کوڕنوو قسە ئەکەن و یەک کە پاش نوێژی شێوان بچن بۆ ماڵی ئەحەو نانی ئێوارەشیان بخەن بەسەر ئەوە و بەم بۆنەوە نوکتەیەکی پێ بگێڕن. ئێوارێ دادێ و هەموو لێ ئەدەن ئەچن. سەلامون عەلەیکوم، سەلامون عەلەیکوم. 12 کەس ئەچنە ژوورەوە. ئەو وەختە کورسی و سەنگڵی نەبوو. کەوش دا ئەکەنرا و دا ئەنیشتن. ئەمانەش هەموو پێڵاوەکانیان داکەند و چوون لەسەر بەڕە و حەسیرە شەڕ دانیشتن و خاڵە ئەحمەدیش بە خێرهاتنی کردن. ئینجا وتیان خاڵە ئەحمەد، ئەوی ڕاستی بێویستمان ئەم ئێوارەیە لە ماڵی ئێوە نان بخۆین، جا تۆش ئیتر کەیفی خۆتە. خاڵە ئەحمەدیش ئەسپێ لە گیرفانیا فەتاح پاشا ئەکا. ئەڵێ یاخوا بەخێر بیان، توازیە سەبرم لێ بکەن، ئێوە بۆ خۆتان بە قسەوە خەریک بن، من لە ماڵەوە هەر ژنەکەمە، خۆی تەنها پیا ناگا نان دروستکە، ئەچم توازیە سەرکاری ئەکەم و دێمەوە خزمەتتان. ئەوانیش پێ ئەڵێن بڕۆ وا ئێمە دانیشتوین. دێتە دەرەوە چی کەوش و قۆنگرەی ئەوانە لەوێ دانراوە هەمووی کۆ ئەکاتەوە و ئەی خاتە تورەکەیەکەوە ئەیدا بەشانیە. خێرا بە پەلەپەل ئەیبا بۆ بازار، پینە چیەک هەڵی نەگرت بوو هەمووی ئەفرۆشێ بە ئەو. پارەکەی ئەبا و ئەیدا بە کەباب و ئەگەڕێتەوە بۆ ماڵەوە. بۆیان دا ئەنێ و ئەڵێ لێم ببورن، ئێوە لە ناوەختا هاتن، بەم دەم و دەستە لە کەباب زیاتر جێبەجێ نەبوو. ئەوانیش گەلێ لە خۆیان ئەبورنەوە و دەست ئەکەن بە نان و کەباب خواردن. جارجاریش سەیرێکی یەک ئەکەن کە پەنێکی چاکیان بە خاڵە ئەحمەددا تێر و پڕ ئەخۆن و خاڵە ئەحمەد خۆی و ژنەکەشی دیارە ئەوانیش تێر ئەخۆن، پاشان بە قسەی خۆش ڕای ئەبوێنن تا درەنگێک و ئیتر هەڵ ئەستن بۆ ڕۆیشتن. کە ئەچنە دەرەوە کەوشەکانیان دیار نییە. ئەڵێن خاڵە ئەحمەد کوا کەوشەکانمان؟ ئەڵێ خواردتان. ئەڵێن چۆن خواردمان؟ ئەڵێ حیز بابینەی سەگ جنسینە، بۆچ لاتان وایە من حەمە قەدوێی مۆسڵ و حەماغای کۆیم بێنم بەو نیوە شەوە نان و خوان بۆ ئێوە ڕاکێشم؟ ئاخر ناڵێن ئەم سەگ بابە لەکوێ بووی ئەم ڕەوەیە دروست بکە؟ کەران باوگاوینە، ئەوە دەرتان بێ، ئەو کە بابە کە قوزدەڵ قورتان کرد پارەی کەوشەکانی خۆتان بوو، بە کوێرایی چاوتان خۆم و ژناکەشم تێرمان خوارد. ئەگەڕێتەوە ژوورەوە و دەرگاکەیان لەسەر دا ئەخا و لێیدا ئەنیشێ.
ئەوانیش لە دیوی دەرەوە هەرچەند قسە ئەکەن و جنێو ئەدەن هیچ کەڵکی نابێ گۆل لە گۆل بە پێ خاوز هەریەکە ئەچنەوە بۆ ماڵی خۆیان و بەیانی ئەچن کەوشەکانیان لە پینەچیەکە ئەکردنەوە. کابرایەک هەبوو خاڵەوەیسەی ناوبوو ژنێکیشی هەبوو پیان ئەوت پورە خازە. دەوری گەنجیان پێکەوە ڕابوارد خاڵەوەیسە ڕیشێکی تۆپی دەمەدەمی ماش و برنجی جوانی پێکەوە نابوو. لەم دەورەدا ژنێکی تری جوانکەڵەی هێنا ناوی نازێ بوو پێیان ئەوت نازە. دیارە وەکو شەرع ئەفەرموێ خاڵەوەیسە شەوێک لە لای خازە ئەبوو شەوێک لە لای نازە. ئەو شەوە کە لە لای نازە ئەبوو نازە موویەکی سپی کە لە ڕیشیا ئەبینی لەبەر ئەوە پێی ناخۆش بوو بە پەنجە جوانەکانی هەڵی ئەکێشا. ئەو شەوەش کە لە لای خازە ئەبوو ئەویش موویەکی ڕەشی کە لە ڕیشیا ئەبینی لەبەر ئەوە سپیەکان زۆر دەرکەون و لەبەر چاوی نازە بکەوێ ئەویش ئەوی هەڵ ئەکێشا. زۆری پێنەچوو خاڵەوەیسە وەکو مریشکی ئاوەڕوت کراوی لێهات موو بە ڕوومەتیەوە نەما. جا لێیان ئەپرسی خاڵەوەیسە ئەوە ڕیشەکە چی لێهات؟ ئەویش ئەیوت نیوەی کەوتە دەست خازە نیوەشی چووە لای نازە خۆیشم کەوتمە جامبازە. کەواتە ئەگەر یەکێ بیەوێ هەموو ڕۆژێ دەست بە ڕیشیا بێنیت و نەکەوێتە جامبازە هەر بە فاتیلەی خۆیەوە داکەوێ باشترە. خۆ ئەگەر دەست بە ڕیشیا هێنانیشی ناوێ هەموو ڕۆژێ پێش نوێژی شێوان بە گوێزانێکی تیژ ڕیشەکەی بتاشێ با هەر بە مردنی خۆی بمرێ نەوەک بەژانی هەڵکێشانەوە. ئەو وەختە بۆ جامبازەکەش ئەگەر سیانیش بێ قەیناکە گۆم هەتا قوڵتر بێ مەلەی خۆشترە. مەلایەک هەبوو لەو مکوریانە مەلا ئەوڕەحمانی ناوبوو. ڕۆژێک پیاوێک ئەچێتە خزمەتی و ئەڵێ ئەگەر یەکێ بەرلەپی بکەوێتە سەر شەرمی کچێکی بەرمەمکە دەستنوێژی ئەشکێ. ئەویش ئەفەرموێ کتێب ئەفەرموێ ئێستا دەستنوێژی ناشکێ بەڵام کە هاتوو ئەو کچە گەورە بوو گەیشتە وەختی باڵق بوون ئەم ئەبێ ئەو دەستنوێژانەی ئەو وەختەی بشواتەوە. مەلا تۆفیق حاجی برایم لە سولەیمانی گێڕایەوە وتی کابرایەک لە دێی ئاو کورتێ هەبوو ویستی ژن بێنێ. هەر چۆنێ بوو ئافرەتێکیان بۆ دۆزیەوە و هێنای. شەوێ کە چووە لای بۆ ئەوەی ببێ بەزاوە ڕوانی ئافرەت دانەچیڕێتی و ژان ئەیگرێ. کابرا تووڕە بوو مووی سمێڵی ڕاست بووەوە ویستی ژنە بکوژێ. ئافرەت کە بە مەیزانی پێی وت پیاوەکە ئەمە کاری خوایە تۆیش نابێ لە کاری خوا لاریت بێ ڕاوەستە بام ناڵەکەمان ببێ. لە پاش ئەوە کە خوا کوڕێکی دا شەوێک کە دەورەیان چۆڵ بوو پیاوی دانا و بۆی باس کرد و وتی پیاوەکە لەبیرتە ئەو ساڵە کە شێخ تەشریفی هات ڕۆحم بە ساقەی بێ فەرمووی نابێ کەس دەست لە کاری خوا بدا و هەرچی بە چاو نەیبینن باوەڕی پێمەکەن. بەم قسانە کابرای سارد کردەوە و جوان گوێی بۆ شل کردبوو. ئەمجا ئەم بەندانەی بەسەرا هەڵدا شام و شیراز و شیتر کارد و گێلاخە و کەنگر مانگێکیان ناوت بردم 2 مانگیش ئامۆشۆت کردم 2 مانگونی و دەستگیران 2 مانگونی و خەنەبەنان 9 ڕۆژیش زەماوەندت بۆ کردم ئەمە 9 مانگ و 9 ڕۆژەکە. تو خوا پیاوەکە بەس نەبوو شەیتان ئەو تاوانەی پێ نەکردی و خۆم و مناڵەکە بکوژی کە ئەمەی وت کابرا هەڵسا و پەلەماری دەستی ژنەیدا و ماچی کرد و وتی بە خودای ژنی زیرەک و عاقڵ بەکەڵکە ئافرین ژنەکە بۆ تۆ کە منت لەم تاوانە گێڕایەوە. لەو بناری شارە زورا پیرەژنێک هەبوو پورە ئامانی ناوبوو بە پارەزۆری ناوبانگی دەرکرده بوو. چەند دزێک کەوتنە سەر ئەوە ویستیان بچن پارەکەی لێ بدزن. شەوێک ئەچنە سەری و دەورەی ماڵەکەی ئەدەن پورە ئامان هەست ئەکا و خەوی لێ ناکەوێ. دزەکان بە دەوری خانوەکەدا بڵاو بوونەتەوە بۆ ئەوە یەکتری ئاگدارکەن دەست ئەکەن بە فیکە فیک. پورە ئامانیش فیکەیەکی کرد بەناو فیکەکانە و وەکو ئەوان دەستی پێکرد. یەکێک لە دزەکان لێی هەستایە سەر پێ وتی پورە ئامانێ پورە ئامانێ فیکە فیکتە کێرەکەت کوانێ. پورە ئامانیش وتی من فیکە ئەکەم تا دز بترسێ
دز لە کێری من بۆچی ئەپرسێ؟ ئیتر دزەکان باش پرزەی گەڕانەوە. مەلایەک هەبوو مەلا عەبەنووسی ناوبوو تازە خوێندنی تەواو کردبوو لە گوندێکی ئەو سەرشێوە دڵخۆشیان کردبوو کە ببێ بە مەلایەن و قسەشیان دابوویە کە ژنیشی بۆ بێنن. لە پاش ماوەیە کچێکی گەڵخۆی خاڵە پیرۆت هەبوو لە گوندەکەیان کەسی پێ قایل نابوو لەویان مارە کرد. زۆری پێنەچوو مەلا کە سەیری ئەکرد تووکەبەری ژنە بیللامانێ ئەڵەی کۆرپەدەوەنە هەموو جار کە بەیانی ئەچوو بۆ مزگەوت ئەیوت بە ژنە ئەو بەردەرگا و حەوشە داماڵێ. ئەویش لە مەبەستەکەی تێناگەیشت ئەچوو جوان و پوخت بەردەرگا و حەوشەکەی ئەماڵی. مەلا کە ئەهاتەوە ئەیەویست گەمە و گاڵتەیەک بکە سەیری ئەکرد 1000 خۆزگە بەنەشتەر وای لێ هات ئیتر نەیوێرا جارێکی کە بچێتە لای. ئافرەت کە بینی وا مەلا بە تەواوی لێلالوتە پیرەژنێکی کۆنە ساڵی دراوسیان هەبوو چوو باسەکەی سەراپا بۆ گێڕایەوە. پیرەژن کە ئەم باسەی بیست کێشای بەڕانی خۆیان وتی ئای گڵە کوێر بێ من لە تافی گەنجیما دەرزی 1000 وەکو تۆم داوە کەچی تۆ چاری شتێکی ئاوات پێ ناکرێ؟ داپیرە کەری خۆی بەردەست کەوتبوو لەبەر ئەوە خۆی لە گەمە و گاڵتەی پێشنیوەشەوان بێبەش بوو ویستی ئەوەندەی تر ئافرەتەکە کەرکە پێیوت ڕۆڵە نازاری دەوری دۆڵە کە چوویتەوە ماڵەوە بە ئاگری قوتیلەکە دوابڕاوەکە هەڵک و ڕووزێنە ئیتر بێتووک و لووس بیخەرە بەردەست مەلا عەبەنووس. ئافرەتی ساویلکە چووەوە بۆ ماڵەوە قوتیلە چرای نا بەناولنگی خۆیەوە داخەکەم خەپلەکەی سوتا و بوو بە کۆڵە. شەوێ مەلا ئارەزووی هەڵسا ویستی بچێتە لای ژنە نەیهێشت. بەم جۆرە 2-3 شەو هەر ڕێی نەدایە. مەلا ئارامی بڕاو ویستی بە زۆر ئیشی خێر جێبەجێ بکە ئافرەتی خست و دەرپەیداکەن تەماشای کرد دەور و پشتی دوابڕاوەکەی زێچکا و زلزلەی تیاکە کە ئەمەی چاو پێکەوت دڵی تێک چوو کەوتە قڵپ و قوپی ڕشانەوە لە ماڵ دەرپەڕی و هەر بەو شەوە ئەو ئاواییەی بەجێ هێشت و حەو قۆناغ لەوێ دوور کەوتەوە و بوو بە مەلای گوندێکی تر. لە پاش ماوەی ساڵێک کە ئاسکۆڵی ناولنگ کۆڵۆڵ بە تەواوی چاک بووەوە ئەم نامەیەی بۆ مەلا نووسی گیانی شیرینم مەلا عەبەنووس بەردەرگای ماڵت لێ مەبە مایوس وەک بەری هەسان سافە و لووس و پووس. مەلا عەبەنووسیش بەم جۆرە وەڵامی بۆ نووسیەوە تاوقە کچەکەی خاڵە پیرۆتێ هەرچەند شەوەکەی پارم وە بیرتێ جەرگ و هەناوم لە بەریەک دەرتێ. ئیتر ببڕای مەلا جارێکی تر نەچووەوە بۆ لای. لە گوندێکی ئەو بناری هەورامانە کوڕ و کچێک دڵخوازی یەکتر ئەبن بەڵێن بە یەک ئەدەن کە شەو لەو دیوی تەیمایی حەوشەکەوە یەکتر ببینن. دنیاش قەوشی پاییز ئەبێ شەوێ لە کاتی خۆیان کوڕە دێ بەڵام کچەکە لەبەر ئەوە میوانیان ئەبێ بۆی ڕێناکەوێ بچێ. هەر چۆن ئەبێ خۆی ئەگەیەنێتە هەیوان کوڕە لە دوورەوە ئەیبینێ ئەم هەڵبەستەی بەسەرا هەڵەدا باڵا بەرزەکەی مور و لەگەردن سەرما کوشتمی بێرەگو کردن. کچەش لە وەڵامە ئەڵێ سەرمانەی کوشتی چاوت دەربایە بڕۆ یانەی خۆت ئێستا گوم نایە. پیاوێک هەبوو لە سولەیمانی خاڵە مەحمووی ناوبوو ئێجگار تووڕە و کەل لە شەق بوو زۆریش پیر بوو لەبەر پیری چاوی کز و گوێی گران بوو. ئێوارەیەک لەسەر سەکۆکەی مزگەوتی سەید حەسەن لە سابونکەران خەڵکەکە کۆبوونەوە بۆ نوێژی شێوان و دەمەدەمی بانگ بوو. خاڵە مەحموویش لەوێ بوو دانیشتە بوو بەڵام ڕێزی سەفەکەی تێکدا بوو. بانگ وترا و قامەت کرا و ئیمام چووە محرابەوە و خەڵکەکە هەموو وەستا بوون دەستیان بەرز کردبووەوە دوعای پێش نوێژەکەیان ئەخوێند. خاڵە مەحموو ئاگای لەمانە هیچ نەبوو. پیاوێک شانی گرت پێی وت خاڵە مەحموو ئەوە نوێژە تۆزێ خۆت ڕێخە با ریزی سەفەکە تێک نەچێ. هەر کابرا ئەمەی وت خاڵە مەحموو تووڕە بوو دەستی کرد بە قسەکردن و وتی ئای تۆ چی داوە بەسەر منەوە
لێرە ژوازم لێ نایەنن ئەمە دەردی کابرایەتی کە ژنەکەی دۆستێکی هەبوو لە بندار هەرمێ کە خەریکی گەمە و گاڵتە بوون و سەریان لە کابرای مێردی ژنە تێکدا بوو ئاخر بابە تۆ چیت داوە بەسەر منەوە ئەوە بەدەنگی بەرز ئەم قسانە ئەکا و لەو کاتەدا مەلا لە دوعا بووەوە و نێتی دابەست و بەدەنگی بەرز وتی ئەڵڵاه ئەکبەر خەڵکەکەش هەموو نێتیان دابەست و مەلا کەوتە خوێندنی سوورەتی ئەلحەمد خاڵە مەحموودیش هەر لە شوێنەکەی خۆی دانیشتووە و گەرم بووە و ئاگای لە ئیمام نییە کە نوێژی دابەستووە ئەو هەر ئەڵێ ئاخر باوکم تۆ چیت داوە بەسەر منەوە بەخوا سەیرە ئەمە دەردی کابرایەتی ئەوێ سرم لێ تێک بدا جاوەرە لە داخە مەمرە ئەمە ڕاست دەردی کابرایەتی کە ئەڵەیە کابرایەک ژنێکی هەبوو ژنەکەی لەگەڵ کابرایەکی ترا دەستیان تێکەڵاو کردبوو هەموو جار پێکەوە گەمە و گاڵتەیانە کرد ڕۆژێک دۆستی ژنەکە بە ژنەکەی وت ئەگەر جارێک لە بەرچاوی مێردەکەت پێکەوە دروست نەبین من بڕوا بە دۆستایەتی و خۆشەویستی تۆ ناکەم ژنەش وتی باشە ئەمە شتێکی ئاسانە سبەینێ تۆ بچۆرە بندار هەرمیەکەی خوار ئاوایی منیش لەگەڵ مێردەکەما دێین بۆ ئەوێ جا لەوێ ئیشی خۆمانەکەین ئەوە مەلا خەریکی ئەلحەمدە و خاڵە مەحموودیش خەریکی ئەم قسانەیە خەڵکەکەش لەبەر پڕم و هۆڕی پێکەنین هەندێکیان نوێژیان بڕیوە و هەندێکیشیان هەر خۆیان گرتووە مەلا گەیشتە وەلە ضالین خەڵکەکە بەجارێ وتیان ئامین لەم کاتەدا خاڵە مەحموود وتی بەیانی ژنەکە بە مێردەکەی وت پیاوەکە با بچین بۆ بندار هەرمیەکە سەیرانێکیش ئەکەین و هەندێ هەرمێش دێنینەوە پیاوە وتی باشە و لێیاندا ڕۆیشتن کە گەیشتنە بندار هەرمیەکە لە پاش تۆزێک ژنە وتی پیاوەکە منە چمە سەردارەکە هەرمیەکە ئەتەکێنم و تۆش کۆیکەوە ئەمەی وت و چووە سەردارەکە و دەستی کرد بە هەرمێتەکانن پیاوەش کۆیە کردەوە کوت و پڕژنەکە قیژاندی وتی ئەیە ڕۆ پیاوەکە ئەوە کێیە سوارت بووە پیاوەکە وتی ئەوە شێت بووی سواربوونی چی ژنە وتی ئای پیاوەکە خۆ ئەوە خستتی و هەر بە تەواوی سوارت بوو ئەیە ڕۆ پیاو چۆن سواریە بن پیاوە لە خوارەوە وتی کچێ ئافرەت ئەوە تۆ ئەقلت لەسەر خۆتە ئەوە ئەڵێی چی ژنە قیژاندی و کەوتە خۆی و پەلەپەل وا خەریکە دێتە خوارەوە و دەستی کرد بە جنێودان وتی کوڕە سەگی سەگباب چڕایەت ئەکەوێت تۆ سوار مێردی منەبی کوڕە پیاوەکە بۆ خاتری خوا خۆ ئەوە لنگی گرتی بەشانەوە تۆ پیاوێکی زرت و زەلامی عیب ناکەی وەکو ژن لە ژێر ئەو زرتە بۆزە سەگبابەدا کەوتووی پیاوی مێردی هەروە دەمی بوو بە تەڵی تەقیوەوە وتی کچێ خوا بتگرێ ئەمە قسەیە ئەیکەی پیاوی چی لنگ بەشانەوە گرتنی چی تۆزیە ئەقلت بێنەوە سەرخۆت و زمانی خۆت بگرە ژنە بە پەلەپەل ڕای کردە خوارەوە زەلامی سەر مێردەکەی بگرێ لەم کاتەدا مەلا سوورەی قول هوەڵڵایشی تەواو کرد و چوو بە ڕوکوع وتی الله ئەکبەر خاڵە مەحموود وتی ژنە هاتە خوارەوە و هیچی بەرچاو نەکەو وتی ئەیە ڕۆ چی بوو من چاوم پێکەوت ئاتوو خوا پیاوەکە بۆ من هیچ کەڵکی نییە تۆ بچۆرە سەردارەکە هەرمێکە بتەکێنەوە من کۆیەکەمەوە مێردە چووە سەردار و دەستی کرد بە هەرمێتەکانن لەو لاوە دۆستی ژنە لە پەنابەردێکا خۆی حەشاردا بوو هاتە دەرەوە و هات بەلای ژنەکە و دەستی کردە ملی و ماچی کرد پیاوی مێردی لە سەردارەکەەوە وتی ئای ژنەکە ئەو زەلامە کێیە وا دەستی کردە ملت و ماچی کردی ژنە وتی ئەیە ڕۆ پیاوە کاواڵەی چی زەلامی چی و ماچی چی ئاخر منیش وام ئەوت تۆ بڕوات نەکرد ئەمە هەرمێ و دارە و خێوی لێ دیارە زۆری پێ نەچوو خێرا کابرا سواری ژنەکە بوو کابرای مێردی لەسەرەوە ئاگری تێبەر بوو هاواری کردەرێ سەگی سەگباب ئەوە چەڕایەتەکەوێتە سواری ژنی من ئەبی ژنەش هەر ئەڵێ پیاوەکە شوورەیە قسەی وا مەکە پیاوی چی و سواربوونی چی لەم کاتەدا ئیمام ڕکاتی یەکەم و دووەمی تەواو کردبوو چوو بوو بە ڕکوع و سەری بەرز کردەوە وتی سەمیع الله لمن حەمیدە خەڵکیش ئەوی لە نوێژە ماون
ئەوی نوێژی بڕیوە یەکێک کردوویە بە کەوشەکانیا و بۆی دەرچووە و یەکێ لەبەر پێکەنین ئاگای لە خۆی نەماوە مەلاژ لێی بووە بە کوردە ناموسی ناتوانێت نوێژەکەی ببڕێ بەڵام لەبەر قوڵپی پێکەنین ئەویش نازانێت چی ئەڵێ و هۆشی بەلای نوێژەوە نەماوە و لەبەر دەنگی خاڵە مەحموو گوێی لە دەنگی خۆی نییە خاڵە مەحموو وتی پیاوە بە پەلەپەل دەستی کرد بە هاتنە خوارەوە لە سەردارەکە ئەو لە نیوەی دارەکەدا بوو لەم لاوە هەتیوەی دۆستی ژنە لنگی گرت بە شانەوە و تێیبەر بوو مێردە لەو سەرەوە ئاگری تێبەر بوو وتی ژنە کە خوا بتگرێ خۆ ئەوە لنگی گرتی بە شانەوە و خراپی کردی کورە کابرا سەگی سەگ باب نەکەی ها نەکەی کورە نەکەی ژنەش لە ژێرەوە هەرەڵێ پیاوە کە ئەم قسانە چییە تۆ ئەیکەی زەلامی چی و پیاوی چی ئاخر منیش لەسەر دارەکە بووم ئەوە بوو هاوارم ئەکرد و تۆ ئەدوت هیچ نییە ئێستاش ئەمەی من وەکو هینەکەی تۆ وایە کابرای مێردە هاتە خوارەوە تا ئەو هاتە خوارەوە هەتیوە لە ئیشی خۆی بووەوە و هەڕای کرد و ژنە هەستایەوە پیاوەش بە خەنجەری ڕووتەوە هەڕای کرد بە شوێن هەتیوەدا ژنە تۆنگ مێردەکەی خۆی گرت و وتی پیاوە کە ئەوە تۆ شێت بوویت وا کەوتویتە جامبازە و قسەکردن لەم دەشتا پیاوەش خۆی ڕائەپسکێنێ و ئەڵێ کچێ قەح بە بەرەڵام کە ئەوە دەرباز بوو ژنەش هەر ئەڵێ بیسم الله بیسم الله ئەیە ڕۆ پیاوە کە ئەوە شێت بووی تا کابرا خۆی لە دەستی ژنە ڕاپسکان هەتیوە دەرچوو خۆی ون کرد ئەمجا دەستی کرد بە سەرزەنشتکردنی ژنەکەی ژنەش ئەیود ئاخر پیاوەکە منیش لەسەر دارەکە هەر ئەوە بوو کە بەرچاوم کەوت و کەچی تۆش ئەدوت هیچ نییە و منت بە شێت دەرەکرد ئەو وەختە کە من لەسەر دارەکە هاوارمە کرد تۆ هیچ چت ئەدی پیاوەش وتی نا هیچ نەبوو وتی کەواتە هینەکەی تۆش هەروا بووە هیچ نییە و غایەلە مەکە ئەمە هەرمێدارە و خێوی لێ دیارە جا ئێستا ئەم کابرایەش ئەوێت دەردی ئەو کابرایە بەسەر من دەرێنێ ئاخر یەکێ نییە لێ بپرسێ ئەرێ بابە تۆ چی داوە بەسەر منەوە چاکدا ئەنیشم خراپدا ئەنیشم بە تۆ چی چاکدانیشە چاکدانیشە بۆ چ سرم لێ تێک ئەدەی دەردی ئەو کابرایە لەم کاتەدا مەلا لە تەحیات بووەوە وتی ئەسسەلام عەلەیکوم خاڵە مەحموود ساعتەکەی دەرهێنا و نای بەسەر لووتیەوە وتی خۆ ئەوە بانگ درەنگە وەهابی مجەوری سەگ باب لەکوێیە بانگ بفەرموێ خەڵکەکەش بە مەلا و نوێشکەرەوە بەدەم پێکەنینەوە هەر یەکە بەلایەکە هەڵاتن کابرایەک هەبوو حەسەنی ناوبوو لەگەڵ هاوڕێیەکی ئاچن بۆ شار و ئەچنە سەر دوکانی کابرایەکی کەوش دوور جووتێ کەوشی لێ بکڕن کابرا کەوشەکەیان بۆ دێنێ و لە پاش چەند و چوونێکی زۆر بە دەقەران ڕێئەکەون حەسەن ئەڵێ برا بەخوا تۆی خاترمان بگری کابرای کەوش درویش ئەڵێ بەخوا برا خاترانەی تیا نەماوە و لەوە زیاتر ناتوانم خاترتان بگرم حەسەن تووڕە ئەبێ و ئەڵێ دەسا بکەم وەقنگ دایک ئەو کەسەوە کەوش لە تو ئاسیێنیە کورە تۆ پیاک ناناسی ئەکا بە پەلی هاوڕێکەیە و ئەڕۆن دراوسێ دوکانێکی کابرای کەوش دوور ئەبێ لەو بەرەوە ئەچنە ئەوێ ئەو کابراش ئاگای لە کەینوبەینی ئەمان بووە هەر ئەمان ئەچنە ئەوێ خێرا لەسەر دوکانەکەی ڕاست ئەبێتەوە ئەڵێ فەرمودانیشن چی ئەفەرمونون وا لە بەردەستاندایە حەسەن ئەڵێ بەخوا برا جووتێ کەوشمان گەرەکە وەلێت توێ کەوشێکی فرەخاسمان بۆ بێری و خاتریشمان بگری ئەویش ئەڵێ پیاوی وەکو ئێوە یەکێ پیاو بێت چۆن خاتری ناگرێ هەر پەلامار ئەدا جووتێ کەوشی پێسی لە پێسی بزن دروستکراویان بۆ دێنێ و باڕۆیک پاکی ئەکاتەوە ئەیداتە دەستیان حەسەن ئەڵێ تو خوا برا تۆ ئەو شێخ کەریمە ئەمە کەوشێکی خاشە کابرای کەوش دوور لە دەستی وەرئەگرێ و بە بۆنەی پاکردنەوە ئەیهێنێ بەلاڕانی خۆیان و ئەڵێ بەو شێخ کەریمە و بە سەری تۆ زۆر عەزیزە لەلام کەفەڵە کەفەڵ کابرا ئەڵێ برا ئیتر هیچ مەیەژە دڵم بووە ئاوێنە اینجا دێنە سەر نرخەکەی کابرای کەوش دوور لە پێشا دێنێت تۆزیە چرم بە سەرگازنێک لە پارچە چەرمێک ئەکاتەوە ئەڵێ جارێ ئەمە خاترانەکەیە ئەمە هەڵگرا هەر وەخت کەوشەکە دڕا پێی پینە بکە
پاش ئەوە کەوشەکەشی ئەداتێ بە 12 قەران و پێ ئەڵێ برا گلەیی نەکەی نەڵێی خاتری نەگرتم. کابرا کەوش ئەداتە بندەستی و تۆزە چەرمەکەش ئەخاتە باخەڵی و ئەڵێ برا وا مەیژە بۆچە گشت باوە حیزێ هاوماڵی ئەو دەوید باوکەی ئەو بەرتە کە پیاگ ناناسیێ ئەو باوە حیزە ئەگەر تۆزیە شەرمی وە خاترانە پێ بداینایە وای ئەزانێ لە پێستی گونی ئەکەنەوە ئەی بکەم وەخنگ دایکتەوە برا گجارێ ئیتر تێینەوە سەر دوکانەکەی تۆ ئەمە ئەڵێ و لێ ئەدەن ئەڕۆن. کابرایەک لەناو بازاردا تووتەڵە سەگ و دیاڵە سەگێکی لە بەردەم خۆیان دانابوو ئەیفرۆشتن. کابرایەکی تر چوو لێی بکڕێ. کابرای خاوەن سەگ وتی تووتەڵەکە بە 4 قەران و دیاڵەکە بە 2 قەران. کابرای کڕیار وتی چۆن ئەبێ گەورەکە بە 2 قەران و بچووکەکە بە 4 قەران. کابرای خاوەن سەگ وتی ئاخر باوکم ئەوەیان هەر سەگە بەڵام ئەمەیان سەگی کوڕی سەگە. مەلایەک وەعزی ئەدا ئەیوت هەرکەس ئەگەر بێت و دزی بکا لە ڕۆژی قیامەتە خوا تۆڵەی لێ ئەکاتەوە. کابرایەک دانیشتبوو گوێی لە وەعزەکە ئەگرت وتی مامۆستا خوا تۆڵەی چی لە پیاو ئەکاتەوە؟ من ئەگەر دزیەکم کرد ناچمە ژێری تا تۆڵم لێ بکاتەوە خۆ بە زۆریش نایسەپێنێ بەسەرما. مامۆستا وتی وا نییە باوکم خوا خۆی پێی ئەزانێ و شایەتیت لەسەر ئەدا و ئەو وەختە حکم ئەدا بەسەرتا. کابرا وتی دەسا من ئێستا بەخوا مامۆستا بزنێکم دزیوە و خواردم کەسیش نەیزانیوە ئیتر ئەم شایەتە لەکوێ دێت و شایەتیم لەسەر ئەدا دیارە خۆیشم نایڵێم ئەوە وەکو ئاوی پاڕۆیشت و برایەوە ئیتر تۆڵە سەنەوەی چی؟ مامۆستا وتی خوا دەست و قاچ و زمانی خۆت لەسەر ئەکا بە شایەت و ئەمانە دێنە قسەکردن و شایەتیت لەسەر ئەدەن. کابرا وتی مامۆستا جا منیش ئەڵێم شایەتی ئەمانە قبول نییە ئەڵێم ئەمانە هەموو لە دنیادا عەزیەتم داون ئێستا ڕقیانە لێم و بۆیە شایەتیم لەسەر ئەدەن. مامۆستا وتی کە تۆ وادوت خوا بزنەکە زیندوو ئەکاتەوە و ئەیهێنێتە بەردەست و ئەیهێنێتە قسە و بزنەکە شایەتیت لەسەر ئەدا ئەڵێ من بزنی فڵان کەس بووم و ئەم پیاوە دزیمی. کابراش وتی مامۆستا کە بزنەکەیان هێنایە بەردەستم ئەنەوم لە ڕیشی و ئەیدەمەوە دەست خاوەنەکەی و ئەڵێم هابرا ئەوە خۆت و بزنەکەت. مامۆستا ئیتر وەستا و هیچ قسەی پێ نەکرا. کابرایەکی بێسەری شەوێ دز ئەچێتە سەری و شتومەکێکی زۆری ئەبا بەیانی ئەچێتە لای شێخ عەبدوسەمەدی مەولاناوە کە بە کەرامەت بۆی بدۆزێتەوە. ئەویش پێی ئەڵێ باوکم کەرامەتی ناوێ سەگێک ڕاگرە و ئیتر ماڵت نادزرێ. کابراش ئەڵێ یا شێخ سەگێکمان هەست لە ماڵا سەگ نییە وەو قورعانەی تۆ لێت خوێندگە باوکی تۆ لە قەورەکە دوێ شەو دەمی ناگەوەیەکە ئەو سپڵۆتە دەمی نەنیاگەوەیەکە کەچی ئەو دزە سەگ باوکەش دەستی خۆی هەروەشان. شێخ محەممەد ئەمینی میرانی لە خانەقا بۆی گێڕامەوە وتی لە قوتابخانە دەرزم بە مناڵەکان ئەوت لە دەرزەکەدا ئەوە هاتە پێشەوە کە مریشک چی ئەخوا. مناڵێک وتی گەنم ئەخوا یەکێکی تر وتی جۆ یەکێکی تر وتی هەرزن و هەر یەکە و شتێکی وتی سەیرم کرد لە ئاخری هەموویانە. یەکێکی تر پەنجەی هەڵبڕی وتم بڵێ بزانم تۆ ئەڵێ چی؟ وتی ئەفەنی گویش ئەخوا. شێخ سەعیدی حاجی شێخ عەلی لە سولەیمانی چەند قسەیەکی بۆ گێڕامەوە وتی 3-4 کابرای ئەو شارە زورە هاتبوونە سولەیمانی بۆ شتومەکڕین ڕیان کەوتبووە دوکانی حاجیەک وا دیار بوو حاجی قۆڵی بڕی بوون چوو بوون لە بن دیواری مزگەوتەکەی ناو بازاڕە دانیشت بوون لە داخا وەکو گەڵای دارجنێویان ئەدا. یەکێکیان وتی تۆ خوا برا واز بێرن تازە گاڵەگاڵی چیتانە ڕیامە ڕیش باوک 250 چارەک حاجیە. حاجی ئەوڵای حەمەخەیات هەبوو لەو کاتەدا بەلایەنە تێپەڕی و گوێی لە قسەکەیان بوو وتی تو خوا براشگیان 22 چارەکی منی لێ دەربکە. کابرا ئەڵێ بەخوا مامە حاجی لەگەڵ تۆم نەبوو. ئەویش پێ ئەڵێ برا تۆ 22 چارەکەکەی منی لێ دەربکە ئیتر حەقم نییە بەسەر ئەوانی ترەوە. فەقێک ئێوێ لە پشت مامۆستاکەیەوە نوێژ دابەستێ مامۆستاکە وازواز بوو نێتی بۆ ئەهات ئەیوت نێتمە 3 ڕکات نوێژی ئەم شێوانە ئەکەم بۆ خوا کە ئەهات بڵێ ئەڵڵاهو ئەکبەر ئەسڵەمیەوە بۆی نەهات.
لای ئەکردەوە بەمشان و بەوشانی خۆیا و ئەیوت تف تف ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم. فەقێ بەجارێ وەڕەس بوو وتی مامۆستا تف لە خۆت بەخوا شەیتان نییە خەتای خۆتە، تۆ کە نوێژت ڕەوان نییە پێش نوێژی بۆکەی. کوڕێکی هەرزەکاری تامەزرۆ ژن دێنێ، چەند شەوێکی پێ ئەچێ ڕوو ئەکاتە ژنەکەی و ئەڵێ تۆ ئەزانی لە بەرچی باوکم ئەوەندە دایکمی خۆشەوێ؟ ئەڵێ نا. ئەمجا دەست ئەخاتە سەروانێکی ژنەکەی و ئەڵێ لەبەر ئەوە ئەم شتە خۆشەی پێوەیە. شێخ بابە عەلی لە سولەیمانی لەسەر سەکۆی مزگەوتەکەی خۆی دانیشتە بوو. ئەبینێ کابرایەک لە ئاودەستخانەکان زڕم و کوت هەر لەنە ئەماڵێ بە ئەرزەکەدا. ئەویش ئەچێ لێ ئەپرسێ ئەڵێ برام ئەم تەپەتەپەت لە چییە؟ ئەڵێ قوربان چی بکەم پاژمیزم هەیە. ئەویش ئەڵێ دەسا برا بەخوا تۆ ئاوا بکەی و ئەمە خۆت بێ پاشگوویشت ئەبێ. کابرایەک لەو شارە زورە کوڕێکی خزمی ئەبێ دەمێ بوو چاوی پێ نەکەوت بوو. بە سەردان ئەچێتە ماڵیان سەیرەکە حەوت ژن لە ماڵەکەدا دانیشتە بوون. ئەمانەی جاران نەدی بوو. ئەپرسێ ئەڵێ برام ئەم حەوتە چیتن؟ ئەڵێ هەر حەوتیان ژن من. ئەڵێ ئینجا چۆن بە خێویان ئەەکەی؟ ئەڵێ برا ئەگەر کراسیان بۆ بسێنم حەوت، کەوایان بۆ بکەم حەوت، کەوشیان بۆ بێرم حەوت، گشتی حەوت. بەم جۆرە لەگەڵیان ئەچم وەڕێوە. ئەڵێ تو خوا برا لە شەرعا شەرمی بۆ نییە، ئەی ئیشی شەرعیان چۆن لەلا ئەکەی؟ ئەویش ئەڵێ برا ئەمە لە گشتیان بێقڕەترە، لە شار شتێکیاندا هاوردگە پێژن قۆپیە، هەر حەوتیان ریز ئەەکەم و دانیە لەو قۆپیە تازانە تێرم، کوتکوتی ئەەکەم و ئەی خەمە مەعبەینیانەوە، لەم سەرەوە خۆمیان پیا ئەدەم، ئەگەر هی حەوتەمیشیان وە تەواوی نەیگرێ خوتوکەیەک وە بەر مێزڵدانیا هەر تێ. شتی وا چۆن ڕوو ئەدا. تازە شەمەندەفەر داهاتبوو کابرایەکیان کردبوو بە مەعموری سەر چواردەڕێیانی شەمەندەفەرەکە. دوو بەیداخیان دابووە دەست و فیقفیقەیەکیش بەلاقەدیەوە بوو کە شەمەندەفەرەکە لە دوورەوە ئەهات و بۆڕەکەی خۆی لێ ئەدا. ئەم کابرایە ئاگدار ئەبووەوە. ئەمیش فوی ئەکرد بە فیقفیقەکەی خۆیە و بەیداخەکانی ڕائەوەشان بۆ ئەوە ڕێگەی خەتەکە بۆ شەمەندەفەرەکە بەرەڵا بکرێ. جا ئەم کابرایە ژنێکی عەرەبی هێنا بوو بە شەو کە ئەنووستن بیلامانێ بۆنی تس زۆر ئەبوو. کابرا بە ژنەکەی ئەوە تۆیت، ژنەکەش ئەیود من نیم تۆی. ئاخر قسەیان هاتە سەر ئەوە کە یەکێ پشقلێ بخەنە قنگیانەوە، ئەگەر دوا بڕاوەکە هات پشقلەکە دیارە دەرئەپەڕێ و ئەو وەختە دەرئەکەوێ کە کامیانن. لەسەر ئەم تەکبیرە سەر و پشقلیان خستە قنگیانەوە و نووستن و شەوێ کە کابرا خەبەری بووەوە سەیری کرد پشقلەکەی دەرپەڕیوە و نەماوە. لە ترسی ئەوە کە دوجار ژنەکەی پێ بڵێ دیارە بۆ نەپیسەکە هی تۆیە دەستی گێڕا بۆ پشقلێکی تر کە بیخاتە خۆیەوە و ڕزگاری ببێ، چاوی بەخەوەوە بوو هەروە دەستی ئەکوتا کوتوپڕ فیقفیقەکەی بەردەست کەوت. لای وا بوو پشقلە تەپانیە خۆیەوە و نووست. زۆری پێ نەچوو کابرا تسی هات و لە دەنگی کونی فیقفیقە خەبەری بووەوە. لای وا بوو ئەوە شەمەندەفەرە هات، هەر خێرا ڕاست بووەوە دەستی دایە بەیداخەکان و دەستی کرد بە باڵڕاوەشاندن و بەیداخ هەڵتەکاندن. فیقفیقە لە ژێرەوە هەر خەریکە ژنەکەی خەبەری بووەوە سەیری مێردەکەی کرد پێی وت ئەوە بۆچی وا ئەکەی؟ وتی ئاخر ئەوە تا شەمەندەفەر هات. ژنەکەشی وتی کوڕە شەمەندەفەری چی؟ تسەکەی خۆتە ئەم گیز و هۆڕەی ناوەتەوە. کابرایەکی یۆسۆجانی ڕەمەزان لە شارە زور مابووەوە نەچوو بۆ کوێستان. دنیا قرچەی هاوین بوو، زۆر گەرم بوو. ئەویش بە ڕۆژوو بوو ئەکەوتە دەمەدەمی عەسر تینوێتی بەجارێ شپرزەی ئەکرد. گۆمێک بە قنگی خێڵەکەوە بوو هەموو ڕۆژێک ئەچوو لە گۆمەکە لەبەر تینوێتی مەلەیە کرد کە خۆی هەڵ ئەقوڵتان لە ئاوەکە لە ژێرەوە تێر و پڕ ئاوی ئەخواردەوە کە سەری دەرئەهێنایەوە ئەیوێت بکەم وەقنگ دایک ڕەمەزانوە، خۆ تۆ دایکت گام، بۆچی من ناتوانم فێڵت لێ بکەم و تڕت بۆڕم؟
عەبەی مەلا حەسەن هەبوو ساڵێک ئەچێتە خێڵێکی نیشتەجێی سمایل عوزەیری لەو بناری چەقژ و قایکەنە بۆ مەلایەتی ڕەمەزان. هەموو ئێوارە و پارشێوێک کە ئەم دەستی ئەکرد بە بانگ و سەڵا کەرێکیش لەوێ بوو ئەویش دەستی ئەکرد بە زەڕەزەڕ. جەژن نزیک بووەوە عەشیرەت لێ کۆبوونەوە وتیان مەلا تۆش وەکو مەلاکەی پارمان لەگەڵ بکە جۆشمان لێ مەسێنە. ئەویش ئەڵێ برا ئەگەر نەشم دەنێ هەر ئەبێ بمدەنێ چونکە مەلاکەی پار هەر خۆی بوو من ئیمساڵ هاوڕێم هەیە من بانگەکەم ئەدا و ئەو سەڵای ئەکرد خۆ ئەمەی بە خۆڕایی نەکردووە ئەبێ جۆکە بدەم بە ئەو. ئەوانیش پێ ئەڵێن مەلا هاوڕێت لەکوێ بوو خۆ تۆ هەر خۆتی. ئەڵێ ئەو کەرەی ئەو بەرە هەژارە دەمی بەیەکا نەناوە لەگەڵ بانگی من ئەو سەڵای خۆی کردووە. ئەڵێن برا خۆکەرەکە باوکت نییە خێزانی خۆمانە حەقەکەی ئەوت نادەینێ خۆمان لە باتی ئەو ئەی خۆین ئەوە بەشەگەنمی خۆت و خوات لەگەڵ. مەلا بۆ ڕیش چوو سمێڵیشی نایە سەری. شێخ مارف سەعاتچی لە کەرکووکەوە بۆی نووسیم وتی کابرایەکی کەڕ دراوسێیە نەخۆش بوو هەستا چوو بۆ سەردانی گوێزیان هەبوو. هەندێک گوێزیشی بە ناوی دیارەوە بۆ برد کە چی دانیشت لە نەخۆشەکەی پرسی ئێستا چۆنی؟ کابرای نەخۆش وتی زۆر خراپم. ئەم لای وابوو ئەڵێ زۆر چاکم وتی ئەلحەمدولله. کابرای کەڕە لێی پرسی خواردنت چییە و چییە خۆی؟ کابرای نەخۆش وتی برا خواردنی چی؟ خواردنم زەهری مارە. پێی دەڵێت یاڕەبیه لە گیانت خۆش بێ ئەی کێ دەرمانت ئەکا؟ ئەویش ئەڵێ کێ ئەیکا؟ ئیزرائیل ئیزرائیل. کەڕە ئەڵێ قەومی خێر ئەبێ ئیشەڵڵا ماڵ و مناڵەکەت چۆنن خزمەتت ئەکەن؟ نەخۆشەکە پێ ئەڵێ پیا و نەخۆشی درێژەی کێشا ماڵ و مناڵیشی لێوە ڕز ئەبن ئێستا وام لێ هاتووە ئەزانم کە من مردم 4 ڕۆژی پێ ناچێ ژنەکەم شوئەکە. کەڕە پێ ئەڵێ هیچ خەم مەخۆ من ئامادەم بۆ هەموو خزمەتێک لە باتی تۆ. کەڕە گوێزەکان لە کۆشیە ئەبێ تۆ مەزڕانکەکەی دڕابوو هەموو گەڵ و گونی بە دەرەوە بوو خۆی ئاگای لێ نەبووە. نەخۆشەکە دەستی بۆ ڕائەکێشێ ئەڵێ کۆشت داپۆشە کۆش. کەڕە وا ئەزانێ پێ ئەڵێ ئەوەت بۆ چی هێناوە؟ ئەڵێت وەڵڵا هێناومە بۆ مناڵەکان بۆ خۆیان گەمە و گاڵتەی پیا بکەن. کابرایەکی هەورامی لەگەڵ ژنێکە دەست تێکەڵ ئەکا و دەورێکی زۆر بە گەمە و گاڵتە ڕای ئەبوێرن. لە پاشا کابرا ئەچێ بۆ حەج و لە حەج تۆبە ئەکا و خۆی لە هەموو گوناحی ئەشواتەوە و ئەگەڕێتەوە بۆ وڵات کە نزیکی ئاوایی ئەبێتەوە گوێی لە دەنگی سیاچەمانە ئەبێ دەنگەکە کاری تێ ئەکا کە چا گوێ ڕائەگرێ سیر ئەکا ئەمە دەنگی ژنەکەی دۆستێتی. بەدەم دەنگەکەوە ئەڕوا تەماشا ئەکا ڕاستە ئەمە دۆستەکەیەتی وا بەسەر دارتوویەکەوە تو ئەتەکێنیە و دەرپێشی لە پیانیە کە بەم جۆرە چاوی پێ ئەکەوێ هەوەسی جارانی هەڵ ئەستێتەوە و پێ ئەڵێ چەمان و جاران و حاجی وەزەرە بایۆ کەرمێ مەولو حەجێکی ترت پەیکەرونە واتە چاوەکانی جارانی حاجی وەرە خوارەوە بایەکێکی تر بکەین ئەچم حەجێکی ترت بۆ ئەکەم. مەلا قادری بیارە زاوای شێخ ڕەزای عەبابەیلێ ئەبێ شێخ ڕەزا نوێژ ناکە. مەلا ئەفەرموێ یا شێخ تۆ سەیدیت و ڕیشت سپیە و خەزوری منیشی چۆن ئەبێ نوێژ نەکەی؟ نابێ ئەبێ هەر بیکەی. ئەویش ئەڵێ مەلا نوێژم پێوە نایە بە خەزور مەمگێ. مەلا هەر وازی لێ ناهێنێ تا ئاخری هەڵی ئەگرێ و ئەو شەوە ئەچن بۆ مزگەوت بۆ نوێژدا ئەبەستن و شێخ لەو وەختەدا ئەچێ بۆ سەجدا بۆ نەکبەتی دوو پشکێک پێوەی ئەدا لە تاوژانی دوو پشکەکە کوت و پڕبایەکی گەورەی لێبەر ئەبێ زۆر تەریق ئەبێتەوە. نوێژەکە ئەبڕێ و دەست ئەکا بە جنێودان بە مەلا ئەڵێ
من ئەڵێم نوێژم پێوە نایە ئەو هەر ئەڵێ نوێژ بکە لای وایە مارەی دایکی بەسەر منەوەیە. لەو وڵاتە کابرایەکی کاروانچی ئەیەوێت چەند هێلکەیەک بکڕێ ئەچێ بە ئاواییەکەدا ئەسوڕێتەوە دەستی ناکەوێ تۆمەز ئەمە لەوێدا بە هێلکە ئەڵێن یومورتە ئەمیش نازانێ بڵێ یومورتە لەبەر ئەوەیە دەستی نەئەکەوت کوت و پڕ ئەچێتە ماڵێک تەنها ژنێکی تێدا ئەبێ کە ئەم داوای هێلکەی لێ ئەکا ئەو لێی تێ ئەگا و ئەڵێ هەمانە 4 هێلکە بە قەرانێ لەگەڵی ڕێک ئەکەوێ ژنە ئەچێتە بەر کولانەکە کە هێلکە دەرێنێ دەرپێ لە پێیە نامێنێ پاشەڵێکی سپی و قەڵەوی ئەبێ کابرا خۆی لێ خۆش ئەکا کە ئەو سەر ئەکا بە کولانەکەدا ئەم لە دواوە بیللامانێ ئیشی خۆی لەگەڵا ئەکا و ژنەکەش هیچی بۆ ناکرێ کابرا کە لە ئیشی خۆی ئەبێتەوە هێلکەکان وەرئەگرێ و پارەکەی ئەداتێ و ئەڕوا ئێوارە کە مێردی ژنە دێتەوە ژنەکە بۆی ئەگێڕێتەوە ئەڵێ پیاوەکە ئیمڕۆ هێندێ یومورتەم فرۆشت بە کابرایەکی کاروانچی هەر 4 یومورتە بە قەرانێ کابراش ئەڵێ بەخوا خەڵەتاوی لە کەرکووک 3 یومورتە بە قەرانێکە باش گاوتی ئەبوان نەتفرۆشتایە ژنە ئەڵێ جا من بڵێم چی بەخوا سرم لە کولانەکەدا نەبوایە بە باوکیشیەوە نەی ئەتوانێ بمگێ کابرایەک هەبوو لە سنە شێخ تەیموری ناو بوو ئەم شێخ تەیمورە پیاوێکی گاڵتەچی و قسەقوت بوو دیوە خانگێڕی خەسرە و خانی کوڕی ئەمانەڵڵاخانی والی و موچەخۆری والی ئەردەڵان بوو گۆیە ئەم شێخ تەیمورە دەستی پاشبازی هەبووە لەگەڵ شێخ ژنیە لەبەر ئەمە ژنەکەی هەڵ ئەستێ ئەچێتە لای ماه شەرەف خانم ژنی خەسرە و خان شکاتی لێەکە ماه شەرەف خانمیش بانگی ئەکا و گەلێ قسەی پێ ئەڵێ و لە ئەنجامە شاربەدەریشی ئەکا شێخ ئیتر چاری نامێنێ پڕ و پریاسکەی خۆی چی ئەبێ لە ناو ماڵا کۆی ئەکاتەوە ئەی خاتە تاکی خورجێک و ئەی خاتە سەر گوێ درێژێک و لێ ئەدا لە شار ئەچێتە دەرەوە تا بزانێ بەڵکو خوا دەرویەکی لێ ئەکاتەوە دیارە خورجەکە لەبەر ئەوە لارە سنگ ئەبێ لەسەر پشتی کەرەکە ڕناوەستی شێخیش خێراخێرا هەر ئەیخاتەوە سەری و بەدەستیەوە بە هیلاک ئەچێ ماه شەرەف خانم لە پەنجەرەوە چاوی لێ ئەبێ زۆر بەلایەوە سیر ئەبێ بانگی لێ ئەکا ئەڵێ شێخ تەیمور تۆ شێت بووی چۆن ئەم شتومەکانە ئەخەیتە یەک تای خورجەکەوە نازانی لارە سنگ ئەبێ و ڕناوەستێ بیخەرە هەردوو تاکەکەیەوە تا نەکەوێ شێخیش ئەڵێ خانم نازانم قوڕی کوێ بکەم بەسەرما ئەی تۆ لەسەر ئەوە کە خستومەتە هەردوو تاکەکەیەوە شار بە دەرت نەکردم ئاخر نازانی من لەبەر ئەوە کە لارە سنگ نەبێ بۆیە وام ئەکرد ئیتر ماه شەرەف خانم پێ ئەکەنێ و ئەڵێ دەک بە لەعنەت بی بۆ خۆت و وەڵام تو کردەوەت ئیتر فەرمانی دا بە گێڕانەوەی جارێک فەقێک لە خزمەتی مەلای بیارە مەلا قادردا ئەبێ فەقەیەکە شێت ئەبێ ئەڵێ مامۆستا بەخوا لەشم پیسە مەلا ئەفەرموێ بیخەنە ئەو حەوزەوە لەش پیسی دەرکەن فەقەیەکە قاقا دەست ئەکا بە پێکەنین و ئەڵێ مەلا خۆ تۆ مەلای نازانی چما نیەت بەدەست خۆمە شێخ معرفی سەعاچی بۆی گەڕامەوە وتی ساڵێکیان نەخۆش بووم بردبوو میانە خەستەخانەی سولەیمانی لەوێ لە ژوورێکا بوو یەک دوو ڕۆژی پێچ و پیاوێکی کۆنی ڕیشسپی لەوانە بوو بە ساغی بە گۆچان ئەڕۆیشت بە ڕێگەدا ئەویشیان بە نەخۆشی هێنایە ئەو ژوورە لەنکەنکە و قسەکردنەکەیە بۆم دەرکەوت یۆسۆجانی بوو دکتۆر هاتە سەری و لەبەر ئەوەی سکی نەئەچوو وتی دەستوری کەن دەست و دەستور و تڕوتفاقیان هێنا و دەرپێی کابرایان داکەن کابرا کە ئەمەی دی زیندوو بووەوە وتی ئەوە چیەکەن وتیان دەستورت ئەکەین وتی برا دەستور چییە تێیان گەیان کە دەستور چییە کابرا هەناسەیەکی هەڵکێشا و دایە بانگدان ڕۆڵە ڕۆ برا ڕۆ چیم کردووە خۆم
ئەوە بەچکە شاری بۆیە هەروە مناڵی حیزەون فێری ئەمە کریاگن دەساوە و کەریمە سوورە نایەڵم پلتان وە قنگم کەوێ. دوو کابرای کوردی تاوگۆزی چوبوون بۆ هەڵەبجە بۆ شتومەکڕین. یەکێکیان پیرێکی بە ساڵاچووی پشت کۆماوە بوو، ئەوی کەیان باریکێکی لاوازی بێتین بوو. وا دیار بوو لە دوو خێڵ بوون. کۆنەقینێک لە بەینیانە هەبوو بەرپلاری یەک نەئەکەوتن. لەوێدا بەڕێکەوت تووشی یەک بوون و بوو بە شەڕ و جنێویان بە یەک ئەدا. کابرای لاواز ڕووی کردە پیرەکە و پێی وت: بچوە وەو لاوە هەی سەگی گووکەری پشت هیز، یەژیژی کەوانی هاتی گسەیەک، تۆیش ناوی خۆتت ناگەسە پیاگ. اینجا پیرەی پشت کۆماوە بەوی وت: کوڕە تۆ بچوە بەو لاوە بکەم وەقنی دایک تۆ، یەژی پیاگی چاوی چارە ڕێت وەخوا هیچ چەورت ناکەم ئەتکەم وەقنگی کەرە. لاوازەکەش پێی وتەوە: نایکەم وەقنگی خۆتا خاسترە. کابرایەکی خەڵکی باوکوچکی لای هەڵەبجە کە کۆنە کۆچەرێ بوو، کوڕێکی چوو بوو بۆ فەقێتی. کوڕە لە پاش ساڵێک دێتەوە بۆ ماڵی باوکی بۆ دیدەنی، دەستێ جلی جوان و پاک و پوختەی لەبەرا ئەبێ، جووتێ قۆندەرەی تازەی لە پیا ئەبێ، هەموو جار بە پاژنە هەڵکێش لە پێیەکە. فەقێ لە پاش چەند ڕۆژێک ئەگەڕێتەوە بۆ خوێندنی خۆی. خەڵکو خوا لە باوکی ئەپرسن و ئەڵێن: ئەرێ خاڵە حەمە دیار نییە، یەژی چووە سووە. ئەویش ئەڵێ: حەمەی کوڕم وە هێمە ڕازی ناوێ، کەوش وە چمچە هەڵەکێشە کەڵکی بڕیاگە. شێخ بابەعەلی تەکیەیی جارێکیان ئەچێتەوە بۆ تەکیە. لە ڕێگەدا شەوێک لە ئاوایی کونە کۆتر ئەمێنێتەوە. کونە کۆتریش هەموو خزم و ناسیاو بوون. ئێویست هەمویان ببینی. ئێوارێ بۆ نوێژی شێوان چوو بۆ مزگەوت و خەریکی دەستنوێژتن بوو. تەماشای کرد خەڵکێکی ئێجگار زۆر لە ناو بەردەکانە لە تەنیشت یەکەوە دانیشتون و هەموو لە پشتێنە بەرەو ژووریان بە دەرەوەیە. ئەو شوێنەش نزیکی کانی ژنان بوو. پرسی ئەوە ئەو حەشامەتە چیەکەن لەوێ؟ وتیان قوربان ئەوە ئابخانەیە و ئەو خەڵکە لەسەر پێشاون. بابەعەلی وتی: کوڕم لەوە چاکتر دەست ناکەوێ بۆ چاوپێکەوتنی خزمان. دەست نوێژی لە نیوەدا بەجێ هێشت و خێرا چوو لە بەینیانە وتی: سەلامون عەلەیکوم. پاشان دانیشت. یەکەیەکە ڕووی تێکردن و دەستی کرد بە مەرحەبا و چاک و چۆنی لەگەڵیان. قوتووەکەشی دەرهێنا، هەر یەکە جگەرەیەکیشی دانێ. خەڵکەکە کە ئەمەیان چاو پێکەوت هەر یەکە بە گەڵ و گونی بەرەڵاوە، ڕوە و شیوێک هەڵاتن. بابەعەلی وتی: برا بۆچی هەڵدێن؟ من بۆ لای ئێوە هاتووم، لێرە نەبێ وا بە کۆمەڵی لە شوێنێکی تر ناتان بینم. کابرایەکی خەڵکی زاخە بۆ کار و کاسپی ڕێ ئەکەوێتە ئەستەمبوڵ، کە ئەچێتە ناو شار هیلاک و ماندوو پەرێشان ئەبێ، لەبەر گەرما و برسێتی بەجارێ ئەوەندەی تر پەکی ئەکەوێ. بەناچاری لە بن سێبەری دیوارێکی بەرزا خۆیدا بە ئەرزاو لێی کەوت. کابراژ گاڵتەی لەگەڵ نەئەکرا. کەڵە مێردێکی کەڵەگەتی سوروسپی ناوشانپان بازۆڵە بادراو، بەڵام هەژاریەکەی سەری لێ تێکدا بوو. چاوی چووە خەو نەچوو، یەکێ بە تورکی بانگی کرد کە خانم داوا دەکا. تومەز ئەمە کە لە بن دیوارەکەدا کەوتووە، خانمی ئەو ماڵە لە پەنجەرەوە چاوی پێکەوتووە و نردوویە بە شوێنیە. کابرا هەستا و ڕۆیشت کە چووە سەرەوە بۆ خزمەتی خانم. خانم بە تەواوی چووە دڵیەوە و پێی وت: ڕەنگ بێت تازە لە ڕێوە هاتبیت برسید بێ. ناردی نانیان بۆ هێنا و ئەمجا ناردیە حەمام کە خۆی بشوە. دەستێ جلو بەرگی جوانیشی بۆ نارد. کوڕە لە حەمام هاتە دەرەوە و بەرگی نوێی پۆشی بوو بە پاشازادەیەک کە هاتەوە بۆ خزمەت خانم و خانم چاوی پێکەوت، ئیتر بە تەواوی شیفتەی بوو. شەرمی لێ هەڵگیرا و بانگی کردە تەنیشتی خۆیەوە. ئەوەندە هەبوو کابرا لەبەر ئەوە تا ئەو وەختە هیچ شتێکی نەدی بوو، لە ناوکی خانمی تون کرد و خەریک بوو سکی کونکە. ژنەش لە ژێرەوە هەر هاواری ئەکرد و بە تورکی ئەیوت:
وڵان ئەشاغا وڵان ئەشاغا واتە بۆ خوارەوە بۆ خوارەوە. کابراژ نەی ئەزانی ئەشاغە چییە، لای وا بوو وشەی ئەشاغە ینی باشە، هەر خۆی پیاعەدا و ئەیوت خانم خوا نەیوڕێ و لێت وەزیاکە گشتی هەر ئەشاغەس. کوڕێکی هەرتەلی لەو خۆشناوە ژنێکیان لەبەری کۆیە بۆ مارە کردبوو، ڕۆژێک کوڕە هەڵ ئەستێت دوو گوێ درێژبار ئەکا لە مێوژ و دۆشاو ئەچێ بۆ ماڵی دەستگیرانی، کە ئەگاتە ئەوێ خەسووەکەی لە دوورەوە چاوی پێ ئەکەوێ و دێتە پێشوازی و گەلێ بە دەوریا دێت و ئەیباتە ژوورەوە. بەڕێیەکی پاک و خاوێنی بۆ ڕائەخا و پێی ئەڵێ کوڕم لەوێ دانیشە و خۆی ئەچێ بەلای تاقەتکردنی وڵاخەکانەوە. کە دێتەوە تەماشاکە کوڕەکە بەڕەکەی هەڵداوەتەوە و لەسەر زەویەکە بەڕانکە شڕەکەیەوە دانیشتووە. پێی ئەڵێ کوڕم من بەڕم بۆ تۆ ڕاخستووە، بۆچی لەسەری دانەنیشتووی؟ کوڕە ئەڵێ بە خودای دایە قونانم مووی پێوەنە، ڕایم ناکەوێت لەسەر بەڕەکی دانیشم. خەسووەکەی سەرێکی بۆ باعەدا و ئەڵێ دەک مبارەکم نەبێ بۆ خۆم و زاوام. کوڕە گەڕایەوە بۆ ماڵی خۆیان و لە پاش ماوەیەکی تر برایەکی لە خۆی گەورەتری هەبوو. دایکەکەی پێی وت دە کوڕم تۆش بچوە سەرێک لە ماڵی خزمەکەمان بدە و شتێکیشیان بۆ بەرە. ئەویش هەستا بارێک دیاری دایە پێش و چوو بۆ ماڵی دەستگیرانی برای. ئەمیش کە گەیشتە ئەوێ ئامۆژنی هات و پێشوازی کرد و ڕایەخی بۆ ڕاخست و دانیشت. پاش بە خێرهاتن و چاک و چۆنی گلەی براکەی لا کرد و وتی من ڕایەخم بۆ ئەو ڕاخستووە و پێم وتووە دانیشە کەچی ئەو وای جوابدامەوە. ئەمە ئەقڵە ئەو هەیەتی؟ کوڕەی براش سوور بووەوە و تووڕە بوو وتی دەک لە قوڕێم نا دەسا وەڵڵاه دوو جارم گاینە چ بڕمووی بە قونانەوە نییە وەکو کسۆکی درۆی کردینە. خەسووەکە کە گوێی لەمە بووتی هەتەر مەتەر ئەم لەو بەتەر. ئەویش گەڕایەوە بۆ ماڵەوە و پاش بەینێکی تر باوکی کوڕە بە دەستوری ئەو وڵاتە ئەویش هەستا دوو گوێ درێژی دایە پێش و چوو بۆ سەردانی بووک. هەر کە گەیشت خەسوو هات بە پیریەوە و داینا و پاش حەسانەوە شکاتی کوڕەکانی لا کرد. کابراش وتی ئەو هەتیمە بیژیە گچکەکەیان هیچ، بەرا داخی کوڕە گەورە لە درامنە لە درامن. ژنەکە وتی بۆچی؟ لە وەڵامدا پێیوت ئەوێ ڕۆژێ کەرا دگێم ئەو بیژیە دێ پخەی لە کەرا دەکا کیرم دە دوور قوزی کەرێ حاسی بن و ئەویش لۆ خۆ پێ بکەنی. ژنەکە دەڵێ گوڵمە ئیشێکی باشمان کرد و کچی چاکمان دابەشوو. کابراش ئەگەڕێتەوە بۆ ماڵەوە و پاش چەند ڕۆژێک ئینجا دایکی زاوە هەڵەستێ بە بارێ دیاریەوە ئەچێ بۆ ماڵی بووک بۆ سەردان. دایکی بووک زیاد لە هەمویان بە دەوریا دێت و پاشان ئەکەونە ڕاز و گلەیی و هەموو قسەکانی بۆ ئەگێڕێتەوە و ئەڵێ شکاتم بردە بەر خاڵە مستۆی باوکیان کەچی ئەویش وایوت. ژنەی دایکی زاوا بە لوت و پوت و لێو هەڵقرتانێکەوە وتی تو خوا واز بێنە داخی باو زۆر گەورن لە دڵا من. دایکی بووکیش وتی بۆچی؟ وتی کچێ ئەوە کوڕ و کالا دێ هەموو بە من خەنی دەبوون کەچی ئەویش دەچوو جاشەکانی دەگا. ژنە وتی دەخوا پێمان ڕەوا بێنێ ئەم خزمایەتیە تازەمە. کابرایەکی خۆشناو خەڵکی گوندی کونەفلوسە هەبوو گەلێ کەسی کوشتە بوو. ڕۆژێک لە کۆیە زەفتیە بەگیری دێنن نەک بەو ناوەوە کە خەڵکی کوشتووە، چونکە ئەو دەستەیە نەیان ئەزانی ئەمە ئەوە، بەڵکو بۆیە هەڵیان پێشا بوو بیبەن بۆ سوخرە. لە کابراژ وایە بۆیە تێ ئاڵاون ناسیویانە کە ئەمە ئەو خەڵکی کوشتووە. دەستی کردبوو بە پارانەوە لە زەفتیەکان بۆ ئەوە بەڵکو بەرەڵای بکەن. حاجی ڕەسوڵێکی کۆیش هەبوو لەو وەختەدا بەسەرا ئەچێ پیاوێکی بە زمان و لێهاتوو بوو. کابرای خۆشناوی ئەناسی چووە بندەست زەفتیەکانەوە پێی وتن ئێستا ئەم کابرایەتان بۆ سوخرە ئەوێ و ئەویش ماڵ و مناڵێکی وردی هەیە، ئەو بەرەڵاکەن و من لە باتی ئەو بگرن. بە هەر جۆر بوو زەفتیەکانی ساز کرد و کابرایان بەرەڵا کرد. کابرا هەر کە لە دەستیان دەرباز بوو ئیتر وەکو موروی مار خۆی ون کرد.
حاجی ڕەسوڵیش دەنگی نەکرد تا کابرا لە چاون بوو، اینجا ئەویش ملی ڕێگرت و ڕۆیشت. زەفتیەکان ویستیان بیبەن، پێی وتن مردووتان مرێ، شێت بوون بردنی چی؟ بێن دوو بدەن ئالەمە. ئەویش خۆی نەدا بەدەستەوە و ڕۆیشت. حاجی ڕەسوڵ بۆ ساڵی دوایی چوو بۆ کونەفلوسە بۆ دارگوێزکڕین. دارێکی کڕی و کرێکاری خستە سەری بیبڕنەوە. ئەم دارە لق و پۆپەکەی بەسەر ماڵێکدا شۆڕ بووبووەوە کە ئەیان بڕیەوە حەیشی بە ماڵەکە تاڵ کرده بوو. ژنی خاوەن ماڵ بانگی کرد لە مێردەکەی وتی: ئەرێ هیزە ئەوە ما چاری ئەو سەگ بابانە ناکەی؟ اینجا کابرا ڕووی کردە ژنەکەی و بە دەنگێکی بەرز مانگی کرد وتی: کچیا وز بە، ئەوە حاجی ڕەسوڵە، حاجی ڕەسوڵ، ئەگەر ئەو نەبا جارێکی کە ئەو جووتە گونانەت بە قونا نەدەکەوت، دەئیتر وز بە. حەسەن بەگی عەلی بەگی جاف بۆی گێڕامەوە وتی: دوو تیرە لەو سەرە هەن، یەکێکیان کاکسەوەنی و ئەوی کەیان قەمەریان پێ ئەڵێن. تۆزێ ناکۆکی هەبوو لە بینیانە، سمایلێکی بامۆکی هەبوو مەلای سلێمان خانی سەرۆکی عەشیرەتی ئەم کاکسەوەنیە بوو. مەلا نوێژی ئەکردن و بە مناڵەکانیشیانی ئەخوێند. کوڕێکی ئەم سلێمان خانە هەبوو لای مەلا ئەی خوێند، هەر لە ئەلف با تاوە دەرزی پێوت تا گەیشتنە سوورەی ئەشەمس وەلقەمەر کە ئەگەنە ئەوێ کوڕە مان ئەکا و نایڵێ. مەلا ئەڵێ بۆچی دەنگ ناکەی؟ کوڕە ئەڵێ مامۆستا، تۆ نانی باوکو عەشیرەتی من ئەخۆیت و کەچی عەشیرەتی قەمەریت بەلاوە گەورەترە و ئەوان سەر ئەخەی بەسەر ئێمەدا. مەلا زۆر سەری سوڕ ئەمێنێ، ئەڵێ ئەمە مانای چییە؟ ئەویش پێ ئەڵێ ئەوە نییە تۆ ناوی قەمەری دێنی لە قورئان و هیچ گوێ بە ئێمە نادەی؟ مەلا ئەمجا تێ ئەگاو ئەڵێ ڕۆڵە، ئەمە بەدەست من نییە و ئەمە قورئانە، خۆ من دام نەناوە. هەر چەند قسە ئەکا کوڕە ناچێ بە گوێیدا و نایڵێ و ئەچێ بۆ شکات بۆ لای باوکی، کە باوکی تێ ئەگەێنێ باوک خراپتر. مەلا بانگ ئەکا و پێ ئەڵێ: تۆ نانخۆر و بەرگ دڕی منی، کەچی ناوی قەمەری سەگ باب دێنی و ناوی کاکسەوەنی بەو نەجیمی و پیاوەتیەوە ناهێنی لەو قورئانەدا کە بە کوڕەکەمی ئەڵێ. دەسا هەر سێ تەلاقی ئەم سلێمان خانە کەوتبێ، ناوی کاکسەوەنیش نەخەیتە قورئانەوە، بە گولەیەک ساردت ئەکەمەوە، هەی بکەم وەقنگ دایک خۆت و تەغارێک عەشیرەتەوە. مەلا ئیتر دەمی ئەبێ بە تەڵەی تەقی و هیچی پێ ناوترێ، هەر ئەوەندە نەبێ کە ئەڵێ: خان، ئەمە فەرمایشتی خوایە، من چۆن دەستی لێدەم؟ خۆ بەدەست من نییە. خان پێ ئەڵێ: من ئەمانە نازانم، هەر ئەوەیە کە پێم وتویت. مەلا ناچار ئەچێتەوە قورئانەکە دێنێتە پێشەوە، تایە ئەنووسێ وەشەمس وە کاکسەوەنی وەلقەمەر، و بەیانی کوڕەکە دێتەوە بەم جۆرە پێ ئەڵێ. کوڕە لە خۆشییانە پێی ناکەوێتە عەرز، ئەچێتەوە بۆ باوکی ئەگێڕێتەوە. باوکی ئەنێرێ بە شوێن مەلادا و خەڵاتێکی باشی ئەکا. ئەمجا مەلا ئەڵێ: خان، من هەر بەمەوە ناوەستم، هەر ئێستا ئەنێرم هەرچی قورئان هەیە بیهێن و هەمووی ئەکەم بە ئەشەمس وە کاکسەوەنی وەلقەمەر. خان بەجارێ لە خۆشییانە شێت ئەبێ و ئەنێرێ دوو ئەوەندەی تر خەڵاتی مەلا ئەکەن. کابرایەک لەو دەشتی دزەیە ئەچێتە لای مەلایەک ئەڵێ: مامۆستا، بێعەدەبی نەبێ، پیاو کە چووە سەر ئاودەستان چەندە قنگی بشوا پاک ئەبێتەوە. ئەویش پێی ئەڵێ: برا ئەوەندەی بشۆ تا جیڕە و زیڕەی لێوە دێ. ئەمجا کابرا دەچێتە سەر ئاودەست و دەست بە ئاو ئەگەیەنێ، پاشان خۆی ئەشوە، هەر دەست ئەبا بە خۆیان دێنێت و ئاوی پیاکە کوت و پڕ تڕێک ئەکا. ئەڵێ: ئەی بەکیری مەلاوە، چاک جیڕە و زیڕەی لێوە هات. کابرایەک بێوەژنێکی لە سکوەستاوی هێنا بوو، هەوڵ شەو لێی پرسی: ئەرێ دایکم، چەند شوت کردووە؟ وتی: باوکم، بە گۆڕی جوانە مەرگەکە تەنها 31 شوو، لەوە زیاتر پێم حەرام بێ. کابرا وتی: لەمانە هیچ مەلایان تیا هەبوو؟ وتی: ناوەڵڵا. اینجا پێی دەڵێ: کەواتە باشە، هێشتا هەر کچی خوا نەیبڕێ.